بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام پرۆگرامی هەیوان. خۆشحاڵم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشیم لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. هیوادارم پرۆگرامی ئەم جارشمان ئەو بابەت و تەوەری بۆمان هەڵبژاردوون ئێوەی ئازیز و خۆشەویست سوود و کەڵکی لێوەربگرن. خۆشەویستانم لە ئەڵقەی ئەم جارەی پرۆگرامی هەیواندا باس لە بابەتێکی گرنگەکەین. ئەویش بریتیە لە دیزاینی ناو ماڵەکانمان. هەر یەکێک لە ئێمە ئەو ماڵەی کە هەمانە بێگومان ماڵەکانمان بۆ شوێنی حەوانەوەمانن. کاتێک لە کار و لە فەرمانگە و لە دەرەوە ئەگەڕینەوە دەبێت ئێمە لە ماڵەکانماندا پشوو بدەین و ئیسراحەت بکەین و پێشوازی لە میوانە ئازیزەکانمانەکەین. ئایا دیزانی ناو ماڵەکانمان لە دەرگای مەدخەلەوە تا تەواوی ژوورەکان تەواوی زۆنەکانی ئەو بینایە دەبێت چۆن بێت لە ڕووی ئینارەوە واتە ڕووناکی، لە ڕووی ڕەنگەکانەوە ڕەنگی دیوارەکان، ئەو کەلوپەلانەی کە سەقف و دیوار و ئەرزەکەی پێ ڕووپۆشەکرێت چی بێ، ئەو دەرگا و پەنجەرانەی بەکاریان هێنین چ جۆرێک بن، قیاسەکان چۆن بن، ستانداردەکان چیمان پێڵن، ئایا ئێمە هەر لە خۆمانەوە هەر کەسە و بە کەیفی خۆی ژوورەکەی خۆی ماڵەکەی خۆی دیزاین بکە یان نەخێر بە پێچەوانەوە. دەبێت کاتێک بڕیارماندا خانوو دروست بکەین دەبێت پرس و ڕاوێژ بە ئەندازیاری تەلارسازی بکەین و ئەندازیاری ئەوانەی کە دیزایانی ناو ماڵەکەن. بێگومان دیزاین بابەتێکی تازە نییە، بابەتێکە هەر لە سەردەمی ئیسلامەوە لە سەرەتاکانی سەردەمی ئیسلامەوە گرنگی و تایبەتی خۆی پێدراوە، هونەرێکی گرنگ بووە. لەم ڕۆژەوە ئێمە دیزاینی ئێستا ئەبەستینەوە بە دیزاینی پێشوو و ئیبەستینەوە بۆی کە تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ جوانی، بۆ دیزاین، بۆ ڕێکوپێکی چییە؟ ئایا دیزاینەکانی ئێمە پێویستیان بە پارەیەکی زۆرە یان نەخێر ئەتوانین بە کەلوپەلێکی کەم و بە نرخێکی کەم دیزاینێکی سادە و جوان لە ماڵەکانمانە دروست بکەین؟ ئەندازیارێک ئەڵێت ئەو پارەی خەرجیەکەی لە کەلوپەلا پێویستە خەرجی بکەی لە دیزاینە، چونکە زۆر جارەگەر پارەکەت خەرج بکەی لە کڕینی کەلوپەلا بەبێ ئەوەی کە دیزاینەرێک دیزاینت بۆ بکە بە خەسارەت چێ و لەوانەیە ماوەیەکی تر واس لەم دیزاینە و لەم ستایلە بێنیت. ئایا ئێمە دوای ترێندەکان کەوین لە سۆشیال میدیا کە ئێستا باویانە، ئایا ترێند بۆ ئەوە بێ ئێمە ماڵەکانی خۆمانی لەسەر بنیاد بنێن یان نەخێت ترێند کاتیە و ئەڕوات ئەوەی ئەمێنێتەوە ئەو بابەتە زانستیانن کە ئەندازیارە بەڕێزەکانمان بۆ خاوەن ماڵەکان پێشنیازیەکەن. ئێمە لە بەرنامەی ئەم جارەی هێواندا میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا ئەحمەد بەڵخەیی ئەندازیاری تەلارسازی و مامۆستای زانکۆ کە بەسپاسەوە لە ستۆدیۆ میوانەیە خوا بەخێر بن سەرچاوەکانم. هەروەها زۆر بەڕێز مامۆستا کارزان ئەحمەد مامۆستای کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی بەڕێزیشان لە ستۆدیۆ میوانە یاخوا بەخێر بن. وەک هەموو ئەڵلقەکانی تر و جارەکانی دیکەی پرۆگرامی هەیوان ژمارەیەک میوانی دیکەشمان هەیە بە خێراتنی ئەوانی ژەکەین کە کۆمەڵێک ئەندازیاری تەلارسازی و ئەندازیاری دیزاینی ناوخۆی ماڵن یاخوا بەخێر بن سەرچاوەکانم بۆ هیوای کە ئێوەش گەرم و گوڕێک بە بەرنامەکە بدەن و ئەو پرسیارانەی بەسەر مناتێ پەڕێ ئێوە بتوانن لە میوانەکانی بکەن و ڕێی خۆشتان بڵێن. مامۆستا ئەحمەدەک لە جەنابتەوە دەست پێ بکەم سەرەتا دیزاین چییە؟ وە گرنگی چییە؟ دەست خۆش کاکدانا ماشاءڵڵا لە پێشەکەی ئەسفرەیەکی فراوانت ڕاخست کە لە هەر لایەکی بنێوین قسەی لەسەر بکەین لەوایەن لاکەی تری فەرامۆش بکەین هەڵی لەم کاتژمێرونیە فرێ بکەین هەوڵە دێن ئینشاءڵڵا. دیزاین ناوە ئەگەر پێناسەیەکی بکەین بریتیە لە ڕێخستن و ڕازاندنەوەی بەشی ناوەی بینا بە مەبەستی خوڵقاندنی هەستێکی دیاریکراو بۆ بەکارهێنەرێکی دیاریکراو. جا ئەم پێشەکەم بە مەبەست بەو جۆرە کرد باشە کە چەند بەشێک لەخواگرێت. بەشی یەکەمی ڕێخستن و ڕازاندنەوەی بەشەکانی ناوەی بینا، بەشی دووهەمی بۆ خوڵقاندنی هەستێک لە لای بەکارهێنەرێکی دیاریکراو لەو ژوورەی ناو بیناکە. باش
جا بۆ پێی کە لە پێشەکە جەناب بیشتا ئاماژت پێکرد پێم وا بێت ئێمە تەرکیزمان لەسەر ناو خانوو بێ باشترە بە تایبەتی نەک فراوانی نەکەین بۆ بینا و باڵەخانەی تر بۆی لەوانەیە زۆربەی بینەرەکانیشمان خەڵکی ئاسایی بێت و بەرنامەکەمان ڕەبت کاتەوە بە ناو خانووی خۆیانەوە ماڵی خۆیانەوە زۆر لە ڕاستیە ئەمێ زۆر تەرکیز لەسەر ئەو بابەتە بکەم کە ئێمە هەدەفمان مەبەستمان لە دیزایناوە دروستکردنی هەستێکی دیاریکراوە لە هەبۆی لە سەرتاوە وازح بێت مەبەستم چیە لە هەستێکی دیاریکراوە ئەوەیە ئێمە ئەگەر بە نمونە ژووری نووسن و ژووری میوان بە نمونە وەرگین ئەو هەستەی کە ئەمانەوێت لە نووسە هەمان بێ کاتێ ئەمانەیە بچینە نووسنەوە بنوین زۆر جیاوازە وەک لەو هەستەی کە ئەمانەیە وەکو میوانێک لە ژووری میوانە هەمان بێت یا وەکو خاوەن ماڵە لە ژووری میوانە ئیسیقبالی میوانێکی پێ بکەین ئەمە ئەکرێت دواتر زۆر فراوانتر قسەی لەسەر باش لەو ممتەڵەقی هەست و سۆزی جەنابەت باست کرد بۆ تاکی خێزان دروستەکە ئەکرێ بڵین کاتێکە چیتە ماڵێک دیزایانی ماڵەکە کە ئەبینیت جۆری بیرکردنەوە و ژیان دۆستی تاکەکانی خێزان یان سەرۆکی خێزان کە دیزایانی ماڵەکەی کردووە جا پیاوەکە بێ یان ئافرەتەکە بێ لەوانێ زیاتر پیاوەکە لە کاتی دروستکردنی بیناکە بەرپرس بێ بەڵام ئەوەی ڕازاندنەوەی ناوماڵەکەیە زیاتر خانمەکەیە ئەکرێ بڵین کاریگەری لەسەر ژیان و بیرکردنەوە هەیە ئەم دیزاینە کێشەکە لەوایە وەکو لە پێشەکەشە ئاماژت کرد زۆربەی کات بە نسبەیەکی زۆر ئەو دیزانانەی کە بۆ ماڵەکانی ئێستا لە کوردستانە ئەکرێت و لە چەند ساڵی ڕابردووە کراوە زۆربەی کات شوێن ترند کەوتووە یعنی ماڵەکە بەگشتی تو خاوەن ماڵ بێت یا ئەندامەکانی تری عایلەکە بن لە بینی ترندەکانە یەکیان هەڵبژاردووە یعنی ئەوە نییە بە قوڵی بیریان کرد بێتەوە کە ئێمە لەم خانوەیە چیمان ئەوێت ڕاستیتان پێ ئەڵێم زۆربەی بەو جۆرە ئێمە وەکو دیزاینەرێک ڕووبەڕووی خەڵکە بینەوە ئەوەیە مەسەن یا لە ماڵێکی خزمیانە دراوسەیانە بینیویانە چیان کردو ئەڵێ ئەوەمان بۆ بکە بەبێ ئەوەی بزانێت کە ئەوە باشە خراپە بۆ ئەو باش بێ ئایا بۆ ئەم چۆنە یا خودت ئەوەیە لە سوۆسیال میدیا لە ئینتەرنێتە وەکو ترندێک شتێکیان بینیەوە زۆر دووبارە بووەتەوە لەوانەشە بۆ ناوچەی ئێمە نەگونجێت ئەڵێ ئەمەم بۆ بکە تا چەندێک ئەو دیزاینەرە ئەتوانێت قەنەعەت بۆ ئەو بکات بەو کەسە بکات کە شتێکی کە گونجاوە بۆ ئەو یان نا زۆربەی کات بەداخەوە وا تێپەڕیوە کە ئەوە ئەکرێت لە بەرچاوە جا بمانێت زیاتر باسی ئەم بابەتە بکەین قسەکەم لەسەر ئەوەیە بەداخەوە دیزاینەکانی ناوە ئایساگەر لە خەڵکی کەش بپرسی ئەگەر ڕاپرسیەکمان بکردای پێش بەرنامەکە لە خەڵکی ئاساییمە بپرسیایە تۆ بۆچی ئەتەوێت دیزاینێکی تایبەت بۆ ناوماڵەکەت بکەیت و چتە لای دیزاینەرێک و پارەیەک سەرفەکەیت و مەسروفێکی زیاترەکەیت و دیوار و سەقفشت ڕازێنیتەوە لەوانەیە زۆربەی جوابەکان ئەگەر بە دیایکرای ئەو شەیە نەبێت هەم پێم خۆش ێستا بینەرەکانمان ئەو جوابە بنەوە یعنی بۆچی ئەیکەیت لەوانەیە ئەگەر بزەبت نەڵێ لە بەرەوەی کە جوان بێت وشەیەکی تر بێ هەر نزیک بێت لەو قسەیەوە کە بڵێت جوان بێت بەڵام ئایا ئێمە پێویستمان بە تەنها جوانیە ئێمە 5 هەستمان هەیە وەکو مرۆڤ یەکێکیان بینینە بیستنمان هەیە بۆنکردنمان هەیە لەمسمانە دەست لێدانمان لەمسمان هەیە و هەستەکانی تر ئێمە بۆ ئەم 5 هەستە فەرامۆشەکەین تەنها تەرکیزمان لەسەر بینینەکەیە ئەگەر نابینەیە گاتن ماڵەکەمان ئەو چی بکات ڕاست چۆن تەعامل لەگەڵ ئەو ڕەنگە بکە باقی هەستەکانی ترمان بۆ فەرامۆش کردو لەمووی گرنگتر بابەتە دەرونیەکەی ئایا چەند کاتێک داخڵی ماڵەوە بیت لەسەر کارەوە لە ئیشەوە لە دەوام و لە فەرمانگەوە گەڕاویتەوە تا چەند لە ماڵەوە کە لە مەدخەلەکەەوە چیتە ژووری میوان و هۆڵ و چوزانم چێشخانە تا چەند لە ڕووی دەرونیەوە ئارام بەخشەبیت مامۆستا کارزان دووبارە بەخێر بێت وەک تاکێکی موسڵمان ئێستا لەوانەیە بینەرێک کە ئێستا سێریە ماکابڵە جا باشە دیزاین هەمووی بە پارە ئەکرێ و ئەمە پەیوەندی بە زیادە مەسرەفیە و یەکی موسڵمانی مولتەزیم هیچ پێویستەکە بۆ نمونە گرنگی بە موردەکاریە بم گرنگەوەی خانوویەکم هەبێ ئایبەکانم داپۆشە و خۆم ماڵناڵ و تیا بژین ئەمێ بزانم لە جەنابەت بپرسم ئیسلام تا چەند گرنگی داوە بە بابەتی جوانکاری و هونەر کە دیزاینیش ئەچێتە ئەم بوارەوە بێ بەناوی خۆی بەخشندەوە میرەبان زۆر سپاس مامۆستای بەڕێز بۆ دەرفەتە خۆشحاڵم لە ستۆدیۆی پەیام لەگەڵ ئێوەی بەڕێزام و لەگەڵ مامۆستای هاوڕێی عەزیزم دکتۆر ئەحمەد لە ڕاستیە مرۆڤ هەمیشە دوو ڕاهەندی هەبوو ڕاهەندێکی دەرەکی ڕاهەندێکی ناوەکی باش واتە کاتێک کە تۆ دیزاینەکەی بۆ ماڵەوە یان هەر بابەتێکی تر
بێتۆ لە دوو ڕەهەندەوە سەریکەی کە بۆ نمونە مرۆڤ کاتێک پێویستێکی ڕۆژانەی هەیە کە ئەمەشتاکە دەرەکیەکان ئەوەی دکتۆر ئەحمەد زۆر بەڕێکوپێکی باسی کرد لەگەڵ ئەوەشا پێویستی ناوەکی هەیە واتە موسڵمانیش وەکو کەسێک کە پێویستی ڕۆحی هەیە لەو شتانەیە دابینەکە خۆ ئێمە هەر تەنها پێویستەکانمان لە پێویستە ڕۆحیەکانمان تەنها لە عیبادەت نییە لە کۆمەڵێشتی تریش کە کلێنی ترمان بۆ پڕەکەنەوە کلێنی ڕۆحیمان بۆ پڕەکەنەوە ئینسان پێویستە لەبەر چاوی بگرێ وەکو ئەم دوو ڕەهەندە هەر لە مێژووی مرۆڤایەتیش مرۆڤ نەیتوانیەوە بەرامبەر سێشت بێباک بێ هەمیشە مرۆڤایەتی هەر شتێکی کردبێ ئینتر ئەو شتە دیزاین بوو بێ دین بوو بێ هونەر بوو بێ هەمیشە لە سێ ڕەهەندەوە مامەڵەی لەگەڵ کردووە یەکەم حەقەت ویستیانە مامەڵەی لەگەڵ کردووە حەقەت سنتەری ئیشکردن و مامەڵەی ئەو بووە دووەم جوانی کە پێویستە شتەکان جوان بن مرۆڤ کاتێ جوان بوو جوان کردارە بێ جوان گرفتارە بێ لەگەڵ شتە بەهایی و فەزیلەتەکان فەزیلتە ئەخلاقی بەرزەکان واتە ئەوەی کە لای یۆنانیەکان و بەتایبەتی لای ئەفلاتونەڵە هەر کاتێ مرۆڤێک هەر شتێکی کرد بێ شتەکە کەلتوری بێ یان ناکەلتوری بێ لەو سێ ڕەهەندەوە تەماشای کردووە بۆیە بینەوە بۆ پرسیارەکەی جەنابێت بۆیە موسڵمانیش هەر وەکو کاکێکی ناو کۆمەڵگا پێویستی دەرونی هەیە پێویستی ڕۆژانەی هەیە پێویستی دەرەکی هەیە بۆیە هەرگیز نەیتوانیەوە بێباک بێ بەرامبەرەوە بۆیە هەوڵیدا ئەو پەڕی هونەرکاری خۆی ئەو پەڕی سەلیقەی خۆی پیا بەکاربێنێ بۆی گونجاویەک دروستکە لە بینی جیهانی دەرەوە و جیهانی ناوە کەواتە تاکێکی موسڵمان بابایەکی موسڵمان ئەبێ ئەم بابەتی کە ئێمە پێڵین دیزاین و ئێستا وردە وردە لە خزمە جەنابی مامۆستا و میوانە بەڕێزەکانە باسیەکەین ئەبێ دەست و پەنجەی لەگەڵ نەرم کا و زۆر لای تەبیعی بوو و زۆر ئەسڵن بە پێویستی بزانێ بۆ لایانی دەرونی خۆی بەڕاستی بە پێچوانە من بە پێچوانە بیرەکەم ئەستڵان دەبێت تاکی مسلمان زیاتر لە هەموو کەسێک بە تەنگ بابەتە معنەوی و ڕۆحی و جوانیەکانەوە بێ بۆ چونکە دینەکەی خۆی مقەزیەوە بێ بۆ کاتێک پێغەمەری خوال درودی خوای لەسەر بێ کاتێک یەکەم مزگەوتی مەدینە دروستەکە ئەو پەڕی وردەکاری تیاکە بۆ ناوی پایەکانەنێت هەر پایە و ئەوە پایی میوانیە ئەو پایی گفتوگۆکردن ئەمە پایی دەرسە کاتێک لە لای پایی میوانی دانیشتووە هەرگیز هیچ هاوڵێک نەچوە بەلایە بۆچی نەچوە بەلایە بۆ چونکە زانیوان پێغمبەری خوا میوانی دێ ناکرێ میوانەکە تێکدا ئێمە لە بابەتەکانی هونەرە لە بابەتەکانی دیزاینە ئەوە نە سەلیقەی وردەکاریمان بەکارهێناوە ئەوە نە بۆ چونکە دینەکەمان مقەزیەوە بووە ئین الله جەمیل و یحب جەمال خوا جوانە و جوان کردار جوان ڕەفتاری خۆشەی بۆ یەک بابای موسڵمانەوەی جەناب دەڵێ پێویستە لە هەموو کەسێک زیاتر هەوڵدا جوانی فەراهەم بێنێ چ لە ماڵ و چ لە دەرەوەی ماڵ زۆر باش مامۆستا ئەحمەد کەواتە منێک ئێستا بڕیارەیەم پارچەیەک زەویم هەیە بەڕێک پارەم پێەیە ئەمەوێ دەستکەم بە خانوو یەکسەر بزانم ماڵی خزم و کەسوکارەکان و براکەم و هاوڕێکم چ دیزاینێکی کردو چ نەخشەی کردو لی کۆپیکەم و بێم بە وەستایەک و ڕەنگم بۆ بڕێژن و دەست پێ بکەم یان پێش هەموو شتێک هەر لە بناغەوە حتاوەکو ئەگەینە ناوە دوایی من ڕاوێژ بە ئەندازیاری تەلارسازی و بە دیزاینەری تایبەت بکەم خۆشبەختانە ئێستا لەو مەرحەلەیان نەماوین بە جوابی ئەوە بدەینەوە کە ئەچێتە لای دیزاینەرێک تا چەندێک با بڵێن دیزاینەرەکە سەرپشکە کات کە ئیشی بۆ بکات تا چەندێک خواستەکانی خۆی ناسە پێێنە بەسەر دیزاینەکەیە مەرجنی خواستەکانی خۆی خراپن بەڵام خواستەکانی خۆی تاوان دیزاینەر ئەبێت گوێ لە خواستەکانی خاوەن ماڵ بگرێت بەڵام خواستەکانی خاوەن ماڵ نابێت وەکو دیزاین بدرێ بە دیزاینەرەکە مەسەڵێ ئەڵێ من ئەوەم پێویستە دیزاینەرەکەت ئەبێت تەرجمەی بکات بۆ دیزانی ناوماڵەکە بۆ دیزانی خانەکە ئەڵێ بۆ نمونە من پێویستم بە ئەوەیە ژوورێکی میوانی گەورەم هەبێت لەو جۆرە میوانانم دێت بۆ نمونە یان نەخێت کەبراڵێ من ئەسڵ میوانم نایەت جوێ هۆڵێکی گەورەم پێویستە و خۆمان عیلەیەکی واین و خەرەباڵقیمان هەیە و مناڵم هەیە من ئەمەوێ شتێک بکەم مەسەن هۆڵێکی وام هەبێت کە مناڵەکانم ئاسوودە بن تایە و لەوانەیە گەیمینی تیا بکەن و یعنی مەفروزە دیزاینەر گوێ لە خاوەن ماڵ بگرێت خاوەن ماڵ ئیحساسات و پێویستیەکانی خۆی بە دیزاینەر بڵێت ئەو تەرجەمەی بکات بۆ ئەوەی کە چی بۆ ئەو گونجاوە تاوان دوجار ئیشەکار بۆ خاوەن ماڵەکە بێت بەڵام ئەبێ ئەو سەقافەتە گشتیەمان ئەوەندە فراوان بێت
کە ئەوەی دیزاینەر ئەیڵێت تاوان بۆ حکمەوەی کە خوێندوویەتی و تەجروبەی هەیە و دنیای بینیوە کۆمەڵێک ئەفکاری نوێ ئەدا بە خاوەن ماڵەکە کۆمەڵێک پێشنیاری تازەی بۆ ئەکا ئەو بتوانێت لی تێبگات بتوانێت بزانێت کە ئەو ئەیڵێت لە بەرژەوەندیایەتی نەک ئەوەی کە لە شوێنی کە بینوێتی. من نەحەقی خاوەن ماڵێک ناگرم کە ئیشێکی کەی هەیە تەخەسەی کەی هەیە ئەو کاتە بیر لەوە ئەکاتەوە کە خانوەکەی چۆن بکات کاتێک کە زەویەکەی کرۆک و جەناب دەفەرمی مدەی هەفتەیەکە مدەی مانێکە بیر لێ ئەکاتەوە بیرکردنەوەی زۆر سنووردار مەجبور سێری ئەملا ئەولاکە بزانێت خەڵک چی کردووە لەوانەیە ئەو پەڕیکە سلای دیزاینەرەکە بڵێ وەکو ماڵی فلانە کەسم بۆ بکە یاکو ئەم ڕستبە بۆم بکە ئەوە بەڕاستی ئەرکی دیزاینەر لێرەوە دەست پێ ئەکات ئەبێ وەکو محاضەرەیەک بەڕاستی پێدڵم ئەبێ محاضەرەیەک بۆ ئەو خاوەن ماڵە بدات کە بڵێت کاکە دیزاین لێرەوە دەست پێ ئەکات شتەکانی ئاوهایە زۆر فراوانترە لەوەی کە تۆ بۆ جۆرە سێری ئەەکەی تاوەکو مێشکی ئامادە بکات بۆ ئەو تەرحەی بۆ ئەو دیزاینی کە بەتەمایە پێی بدات. باش ئەو پارەی لە دیزایناتەوە بێگومان خۆ ئەندازیارە بەڕێزەکان چ ئەندازیاری تەلارسازی چ ئەندازیارانی دیزاین خۆ بە بەلاش دیزاین بۆی من ناکەن لە بەرامبەریا بڕێ پارەوەرەگرن ئەم پارەی من ئەیدەم بەم ئەندازیارە بەڕاست پارەیە کە چکە هەندێکە زۆر بیرەکاتەوە پارەیە کە شتێکی زەڕوور نییە من بیدەمێ خۆشمت ئەزانم وا بکەم خۆم لەگەڵ وەستاکەم ڕێکەون سەر ئەم خەریتە ئێمە بکەم یان دوجار لە مروری زەمەنە دوایی ئەگەر بە دیزاینەرێکی سەرکەوتو ئیشەکەی نەکرد بێ پارەی لەوە زیاتر خەرجەکە بۆ هەڵانی کە پێی ڕۆشتووە. بەپێی تەجروبەی خۆم کە لە بوارەکە ئیشەکەم ئیشی دیزاین خراپترین جۆری ئیشە بۆ ئیشێکی تااقەت پروکێنە زۆر کاتی ئەوێت زۆر هیلاکی ئەوێت ڕاستەخۆ ناتوانانی بزانی بەرامبەرەکە چی ئەوێت لەوانەیە زۆر جار چەندین جار ئۆپشنی بدەیتێت اینجا هەر بەدڵیشی نەبێت کاتێکی زۆر زۆری ئەوێت دوجار لەسەر چەند وەڕقەیەک بۆی کۆپیەکەیت و ئەیدیتی ئەو ئیشێکە کردوتە ئەو خاوەن ماڵە لەوانەیە ئەم چەند لاپەڕەیە ببینە کە تۆ تەسلیمی ئەەکەیت هەندێک جار لەوانێت بە لاپەڕەش تەسلیمی نەکەیت بە مۆبایلەکە بۆی ئەنێری لەبەرەوە کۆی ئیشەکە کە سێر ئەکات بەداخەوە لەگای ئێمە لەوانەیە بە ئاسان سێریکە بەڵام بەڕاستی ئیشێکی قورس و بە زەحمەتە بۆیە بەپێی پێویست لە کۆمەلگای ئێمە لە ڕاستیە با بڵێن نانرخێنرێت ئیشەکە ئەوە یەکە لە گلەیەکان و بە عام نەک کۆمەلگای ئێمە لە جیهانیشە ئیشی دیزاین خراپترین جۆری ئیشە لەوەی کە ئەو بەپێی ماندووبوونەکەی خۆی حەقی خۆی وەرناگرێت ئەمە لایەکی ترەوە بە دڵنیاییەوە پێدەڵێم بەپێی تەجروبەی خۆم نەک هەر بۆ تەسمیمی ناوە هەر بۆ تەسمیمی هەموو شتێک ئەو مەبلەغە پارەیە و ئەوەندەی تریش کە لە دیزاینا سەرفەکرێ قەت بە فیڕۆ ناڕوان یعنی من زۆر تەجروبەی ئەو شتم کردووە ئەو کەسانەی کە بەبێ دیزاینێکی پێشوەختە ئیشێک ئەەکەن بە تایبەت لە تەسمیمی ناوەیە دوجار مەجبور ئەبن بەشێکی زۆر لەو دیزاینە بگۆڕن زۆر جاپارەیەکی زیاتری تێچێت لەوانەیە سم پێویست نەبێت لێرە دانە بە دانوونەکانت بۆ بێنمەوە بەڵام مەبلەغێکی کەمی ئەو گۆڕانکاریە کە دواتر تووشیان بووە بیاندایە بە دیزاینەرێک ئیشەکەیان زۆر باشتر و بەدڵی خۆشیان بۆیە کرد بە تێچوونێکی کەمتریش. باش مامۆستا کارزان ئەگەر ئەنی بەسیترین نمونە منەمێت لێرەوە داخلی ناو بابەتەکە بینەوە بەسیترین نمونە وەرگین ئەمە گەر باسی تەلارسازی ئیسلامی بکەین کاتێک کڵاو ڕۆژنەیەک دروست کراوە بۆ مەبەستی ئەوەی کە تیشکی ڕۆژی لێەوە بێتە ژورۆ ئەو ناوچەیە کە چەند ژوورێکی لەسەر یا هۆڵێکی گەوری لەسرە ڕووناکی کاتەوە بەڵام لەگەڵ ئەوەی هەر بە سادەی نەبووە ئەمە بە تایبەت لە مزگەوتەکانە لە ماڵی بەشێک لە با بڵێنەوەی کە پێوتراوە سوڵتانەکان یان ئەمیرەکان ئاەتێکیش نووسراوە لە چواردەوری ئەو کڵاو ڕۆژنەیە تا چەند تەلارسازی ئیسلامی حزوری هەیە ئێستا لە بواری تەلارسازیە ڕاستیە لەبەرەوەی هەموو با لە شوێنێکی دوورەوە بێمەوە چکە هەموو سەردەمێک چۆن ئەقلانیەتی تایبەت بەخۆی هەیە ئاوا جۆری بیرکردنەوەی تایبەتی خۆی هەیە ڕاست لە سەردەمانێکی پێش و کاتێک کە دین حزوڕێکی گەورەی هەبووە کاتێک لە سنتەری شارستانەتی خۆمانە بووە و لە ئێستاش بۆ ئێمە ڕاستە بەس بۆ بە هەندێک وڵاتی تر ڕەنگە ڕاز نەبێت بەردەوام هەوڵیان داوە ئەو شتەی کەیکەن ئەو شتێکەن سیمبولایزی جیهانی باڵا بێت ڕنگدانەوەی هێنە بۆ ئێمە ئەڵێن بڵێن هونەر یان دیزاین
ئاوێنەدانەوەی جیهانی نەبینراوە واتە هەمیشە کۆد و سمبڵەکە بووە ئێمە لە ڕێگەی ئەوەوە بیرخەرەوەی جیهانێکی تر بووین کە ئێرە نییە بۆ یەکێک لە قسە جوانەکانی سید حسەن نەسر بێنمەوە گەورە بیرمەندی ئێرانی ئەڵێ هینە جوانی شارستانێتی ئیسلامی لەوە بۆ بە هەر کۆڵانێکا ڕۆشتووی سەر لە مزگەوتێکەوە دەرچووە کە بە یەکسەر ئاەتێک لە ناوچوانی نووسراوە ڕێک بیری کردوێتەوە تۆ تەنها خەڵکی ئەم سەرزەوینەنی زمینێکی تر جیهانێکی تر جیهانێکی باڵا هەیە پێویستە تۆ هەمیشە سەر هەڵبڕینەکەت هەبێ بۆیە معماری ئیسلامی زۆر ئیشی لەسەرەوە کردەوە ئەوەندەی کە من خوێندەوەم بۆ کردبێ کاتێک کە تۆ بۆنە الله نور السماوات والأرض کاتێک ئەم ئاەتیان خوێندوتەوە هەوڵیان دا ئەو ئاەتە فەنکشن کەن بیەنە ئەرکی بنێ لە ناو ژیانی ڕۆژانەیە بۆیە سەرەکەی لە چوارچێوی دیوارێکە یان لە تەنیش کڵاو ڕۆژنەکە کڵاو ڕۆژنەکە هەر بە تەنها ئەوە نەبووە ڕووناکیمان باتێ کە ڕووناکیەکە ئەمانەداتێ بەڵکو ئەوەی جەنابەت فەرموود ئاەتێکیشیان لە فاڵیان نووسریەوە بۆیە هەمیشە هینە ئەوان لەو جیهانەیە بڕۆنە جیهانێکی تر لینکی کەنەوە سیمبڵایزی کەن بۆەوەی کە لەوێیە دەرکەوێت کە ئێمە سەر بە جیهانێکی ترین ڕۆڵەی جیهانێکی ترین پێویستە هەمیشە چاوێکمان لەوێ بۆ بۆی بگەڕێنەوە بۆیە زۆر وردەکاریان تا تەنانەت خۆتەلارسازی بابەتێکی نوێ نییە ینی لە سەردەمی سەرەتاکانی ئیسلامیشا تەلارسازی با بڵێن بە شێوازێکی گرنگ بەرجەستە بووە ئەگەر سەیریکەی خانوەکان کاتی خۆی کە لە یەکتری بەرز نەبوون ئەمە خۆی معنا و مەدوولێکی تایبەتی خۆی هەیە وەکو ئێستا نەبووە یەکێک پێنج قات بێ و یەکێک یەک قات بێ ئەنوێ حەزەکەم لەم دیدەوە تێڕوانینی ئێوە وەکو با بڵێن بیبەستمەوە بەلایەنە هونەریەکەوە و بەلایەنە معنەویەکەوە بۆچی تەلارسازی ئیسلامی هەوڵی داوە خانوەکان لە یەک ئاستا بن ئەم لەم بەرزتر نەبێ خۆی لە ڕووی تەکنیکیەوە کە ئەوانی کە ئەهلی میعمارین باشتر دەزان لە ڕووی تەکنیکەوە سەلیقەیان پێشکاوە توانیوانە کۆشبکەلاری بێگومان لە سەردەمەکانی کۆنا یا بەتابەتی لە شارستانی ئیسلامی یەکشت لە ڕێگر بۆ لەوەی کە هەنێ ماتریاڵ و مەواد ڕەنگە توانای بەرجەستەکردنی ئەوە نەوێت بەڵام ئێمە چەندین بینایی زەخممان هەیە کە هەر بە قوڕ و خشت کراون و بۆ نەوکو منارەکەی بابل کەچی زۆر زەخم من ڕەنگە چەند قاتێکی ئێرە بکات نازام چەند مەترە هینە سەروی 40 مەترە پێم وابێ بڵێن توانیوێتی ڕاگیری بکە بەڵام لایەنە معنەیەکە کەنی کردو چ منە باس ئەو بابەتەوە پەیوەندی بەوە بۆ کە کاتێک کە تۆ بۆ منە لە هەیوانی ماڵەکەتا یان لە حوشەی ماڵەکەتا دانیشتی هەمیشە پرایڤێت شوێنی پرایڤێت شت بێ پرایڤێت شوێنی تایبەتمەندی هەموویە بۆیە تۆ کاتێک کە تۆ باڵەخانەیەکی دووقاتت هەیە من و خێزانەکەم ناتوانم بە ئازادی لە قاتەکەی خۆمە لە حوشەکەی خۆمە چیم لەبەر بێ لەبەرم بێت چیم بێ بیکەم چۆن لەگەڵ مناڵەکان مایاریکەم چییە بۆ چونکە ئەپارتمنتێک بینایەکی چەند قات کە ئەمە دیاردەیەکی بڵێن مۆدرنە بەسەر سەرمەوە هیچ پراڤێتێکی بۆ من نهێشتێتەوە هیچ بەڵام شارستانیەتی ئیسلامی هەمیشە ئەوەی بەرجەستە کردووە کە چۆن ئەو سنووری تایبەتمەندی کەسی لەویایە هەڵیاوە بەرجەستە بکات زۆر باشە مامۆستا ئەحمەد من پرسیارە جەنابتەکەم بەڵام وەڵامەکەی بۆ پاش ئەم پشۆ بم دەرۆچکە نزیک بوونێتەوە لە کاتی پشوو ئێمە چەند جۆر بە شێوازێکی گشتی چەند جۆر ستایل و چەند جۆر دیزاینمان هەیە لە ناو ماڵەکانمانە کە ئێمە ئەتوانین وەکو بڵێ ئیشی لەسەر بکەین کاری لەسەر بکەین لەگەڵ ئەندازیارێکی بەڕێز لەگەڵ ئەندازیارێکی تەلارسازی یان دیزاینی ناوماڵە کاری لەسەرین بە شێوازێکی گشتی چەند جۆر ستایل و چەند جۆر دیزاینمانە بەڵام وەڵامەکەی بۆ پاژە پشووە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت پاش پشوویەکی کەم ئەگەڕێینەوە دووبارە سڵاو بەڕێزان لە پرۆگرامی هەیوان باس لە دیزاینی ماڵەکانمانەکەین لەگەڵ مامۆستایانی بەڕێز مامۆستا ئەحمەد بەڵخی ئەندازیاری تەلارسازی و مامۆستای زانکۆ هەروەها بەڕێز مامۆستا کارزان ئەحمەد مامۆستای کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی مامۆستا ئەحمەد پێش پشوەکە لێم پرسید بە شێوازێکی گشتی چەند جۆر ستایل و دیزاینمان هەیە وەکو ستایلی تەلارسازی زۆرە دەڕاستیەتە نامێ ئەوە بە وردی وەکو محاضەرەیەکی زانکۆ ئاماژەیان پێ بدەم ئەوەی کە زەڕورە خاوەن ماڵ بیزانێت کاتە چوە لای دیزاینەرێک بڵێ دیزاینێکی لەو شێوەیە بۆ بکە
چەند وشەیەک هەیە ئەمە باشتر وایە پێشوەختە خۆی یەکلایی کاتەوە بن منە ئایا تا چەندێک ئێوە دیزاینەکەی سادە بێت یا ئالۆز بێت لە بینی ئەم دوانەیە ئەگەر سفر سادەیی بێت و یەک ئالۆزی بێت لەم بینەیە چ دەرەجەیەک هەڵەبژێرێ 5 هەڵەبژێر لە بینی هەردووکە یا سفر هەڵەبژێر زۆ سادە بێت 10 هەڵەبژێرێ زۆ ئالۆز بێت ئەمە خۆی یەکلایی کاتەوە لەمەیە یا مەسەرەن تا چەندێک دیزاینەکەی کلاسیک بێت یعنی ئەو ڕەگەزە کۆنانەی تیاابێت کە پێشتر لە خانوویەکە یا لە بینایەکە هەبووە یا تا چەندێک دیزاینەکەی مۆدرن بێت ئەو ڕەگەزە سادانەی تیاابێت ئەو ڕەگەزە مۆدررنانی تیاابێت ئەو بینە مەوادە مۆدررنانی تیا بەکار بێت کە لە سەردەمێکی مۆدررنا هەیە زەرورە لەم بینە دیسان خۆی یەکلایی کاتەوە ئەگەر مۆدررنی سفر بێت و کلاسیک دەبێت لێرای بێ دەرەجەکەی بۆ خۆی تهدید بکات یا بابەتی کە هەیە تا چەندێک ئێوە دیزاینەکەی ناوچەیانە بێت ئەو ناوچەیە کە ئەوی تایە هەڵ بدرێت لە میعماری لە تراسازی ئەو ناوچەیە ئیسفادێ بکرێ یاخود چەندێک ئێوێ ئینتەرنەشناڵ بێت جیهانی بێت بەبێ ئەتوانین بڵێن بەبێ ستایلێکی هیچ بە ستایلێک بێ کە ڕەبتی نەبێت بە هیچ ناوچەیەکیکەوە بۆ خاوەن مەشروع خاوەن پرۆژەیەک ضرورە لەم لە بینی ئەو شانەیە خۆی یەکلایی کاتەوە بۆی دیزاینەرەکە بزانێت کە چی بۆ ئاکات لە ڕێگای ئەم قەرارانەوە ئەتوانێت باسی ئەوە بکات کە چی ئەوێت لە ناو لەو خانوویە کە ئەوێت من سەرەتای بەرنامەکە ئاماژەم بۆ ئەوە کرد ئێمە لە ژوورێکی نووسنا کە پێویستمان بە ئاسوودەیی هەیە ڕێخستنەکانی ناو ژوورەکە زۆر جیاوازە وەک لەوەی کە لە ژوورێکی میوانە پێویستمان بە ئیستقبالی میوانێک هەیە بۆن من لە ژووری نووسنا ئیتر بە هەر کام لەم جۆرە دیزاین و ستایلانە بێت ئەگە سادە بێ یا ئالۆز بێت یا مۆدرن بێ یا کلاسیک بێت ئەتوانێت ئەمە تحقیق بکەیت بۆ نمونە لە ژووری نووسنا بە بەراورد بە میوان ئەگە سەقفەکەش نزمتر بێت ئاساییە ئەگەر پەنجەرەکانت بچووکتر بێت باشترە چونکە پێویست بە ڕووناکە زۆرە نییە پەنجەری بچووک وە ئەکا ژوورەکە دەنگەدەنگی کەم ئاسانتر بتوانانی کۆنتترۆلی دەنگەدەنگی دەرەوە بکەیت ئاسانتر کۆنتترۆلی ڕووناکی بکەیت ئاسانتر کۆنتترۆلی سەرما و گەرما بکەیت من ئاماژەم بەوە کرد ئێمە ئەبێ هەستێک بخولقین هەستەکە تەنها لە ڕێگای بینینەوە نییە یعنی زۆر جار تۆ خۆت کەچی لە شوێنێکدا ئەنیشی ئەتەوێت ئیسراحەت بکەیت لەوانەیە چاوت بن و قێنیت و قوباڵت بکەیتەوە ئەتەوێت یعنی هەستێکت بۆ دروست بێت یعنی زۆر ئەو هەستێک ئەتێ بۆ دروست بێت مەرجێت لە ڕێگای بینینەوە بۆ دروست بێت تا چەندێک توانی وتە لە ڕێگای تەسمیمی ناوە کە تەنها بیرمان نەچێت تەسمیمی ناوە تەنها لەزگە نیە تەنها بۆ یاخ نییە تەنها سەقفی سانەوی و جپسم بۆرد نیە بەڕاستی تەسمیمی ناوەی خانوو وەکو عەرزم کردن ئەبێ کۆی ئەو ڕەگەزانەی ناوەی بیناکە لە دیوار و لە پەنجەرە و شوێنی دەرگاکان و بەرزی سەقف و قیاسەکانی و ئاراستەی مەسەن ڕەبتی پەیوەندی نێوان ژوورێک بە ژوورێکی کەوە و جۆری ئەو موادی کە بۆ ڕووپۆشی هەرێکە لەم ڕەگەزانە بەکارێنێت و جۆری ئەو ئەساس و شێوازی ڕێخستنەکەی و تەنانەت ئەو بۆنش کە لە ناو ماڵەکەیە قەرارە هەبێت و تەنانەت ئەو پلەی گەرمیەی کە قەرارە تۆ لە ڕێگای ڕێخستنی مەوادی بیناکەوە لە ناو بیناکە دابینی بکەیت کۆی ئەو ژینگەیە دروستەکە کە تۆ پێویستەکە ئەو کەسەی لەوێ قەرارە بژیک لەوێ قەرارە هەستوکەوت کا میوانێکە یەدیا کەسێک کە ئەنوێت ئەو هەستی لا دروست بکەیت باش کەواتە من تێگەیشتم بە شێوازێکی گشتی جگە لە سادە و لە قەربۆجەکە ئێمە کلاسیکمان هەیە و مۆدێرنمان هەیە پرسیارەکە لەوەی ئێستا خولیایەک حەزێک هەیە لەلایەن خەڵکیەوە بووی کە حەزیان لە ستایل و دیزایانی کلاسیکە بۆچی لەم سەدەیە لە ساڵی 2024 خەڵک حەزی بەوەی ماڵەکەی بە دیزایانێکی کلاسیک ڕێک بخە ئێمە ناڵێن کلاسیک خراپە بەڵام چ کلاسیکێک ئەوە خراپە کە تۆ لە کوردستان نیت لە وڵاتێکی ئیسلامی هیت خۆشە دوانێ مسلمان بیت بەڵام بڕۆیت داوای دیزایینێکی کلاسیکی یۆنانی یا ڕۆمانی بکەیت پایەی ڕۆمانی و یۆنانی لە ناو خانووەکە تا دابنیت ئیتر بە هەموو شتەکانی کەشەوە ئەمە خراپە ئەگنای لەگەڵ ئەویان نین دیزایینێکی کلاسیکی ناوچەیی بکەیت ئەو لە
لە ڕابردووە ئەتوانین بگەڕێتەوە بۆ ئەو ڕێگەزە تەلارسازیانی کە لەناو لەوانەیە خانووەکانمان سادە بوو بێ بەڵام لەناو کۆشک و تەلارەکانی ناوچەی خۆمان و وڵاتانی دەوروبەری خۆمانە چی هەبووە ئەکرێ ئەو ڕێگەزانە وەربگیرێنەوە سادە بکرێنەوە لەناو چوارچێوەی دیزاینێکی نوێیە دیزانێکان بەسمەوەیە کە لە سەدەی 21 بۆ خانوویەک بکرێت کلاریمان نیە لەوەی کە کلاسیک بێت بەڵام کلاریمان لە جۆری کلاسیکەکە بەناشوری نەبێمە هەندێک شوێنمان هەیە و گوندەکان ئێستا زۆر بەکەمی سیمای کلاسیک و سیمای خانووی قوڕ و بنمیچ و ئەم بابەتان نبینی هەمووی لەوێش بووە بە مسلحیان لە هەولێر وەرە دەرەوە لە سلێمانی سۆرە دەرەوە بۆ ئەو شوێنانی کە باخ و مەزرعی لێیە هەمان ئەو باڵەخانانی لە ناو شارەکە دروستکراوە لەوێ دروستکراوە کە بەحساب خەڵکە چێ لێ پێنجشەمە جوعان ئیسراحەتێک پاکە ئەمە بەڕاستی شتێکی هەڵەیە وانە مامۆسا نمونەیەکی جوانت باس کرد نمونەیەکی زۆر زۆر جوانە بۆ ئەوەی کە من هەمیشە چەند جار دووبارەم کردەوە ئێمە لە ڕێی دیزایناوە ئەمانەیە ژینگەیەک دروست بکەین بۆ خوڵقاندنی هەستێکی دیاریکراوە ئێمە لە ماڵی خۆمان لە ناو شار قەرارە کۆتایی هەفتە بچین بۆ لادێ لەوێ هەستێکی جیاوازمان هەبێت کەچی هەستە جیاوازەکەمان نیە نازانین بۆ نیە بۆ لەبەرەوە نەفسی دیوار و نەفسی سەقف و نەفسی ئەرز و نەفسی پەنجەرە کە لە ناو شار هەمان بووە لە لادێکەش نەفسی شتە یعنی ئەو هەستە کۆنەمان ناراتێکە کاتی خۆی بۆ نمونە بە مناڵی ئەڕۆشتین بۆ لادێ ئەحساسێکی جیاوازە بوو خەوتن لە لادێ شتێکی کە بوو ینی نمونەیەکی زۆر جوانە بۆ ئەو بابەتێکی ئێمەمان لەسەر چ بنەمایەک ئێمە ستایل و دیزاین هەڵبژێرین ینی منەوێ زانستیانە بنەماکانی دیزاین و ستایلم پێ بڵێ ئێمە لە سەدەیەکی مۆدێرن ناژین ئەمە بەدەستی من و تۆ نیە تازە ئێمە لە ڕابردووە ناژین ئێمە لەگەڵ کاتە هاتوین و کاتیش ناگەڕێتەوە دووە ڕاستە ئێمە ژیانێکی بشمانە نەمانە ژیانێکی سەردەمیان نەمان هەیە هەر لە هەڵسوکەوتی ڕۆژانەمان و دەوام و ئیش و کارمان و بەکارێنانی ئەو تەکنۆلۆژیای لە بەردەستمانە لە مۆبایلەوە بیگرێت لە کۆمپیوتەر و سیارەکانمان و هەموو شتێکمان مۆدێرنە لەوانەیە ڕەبتکردنەوەی ژیانێکی سەردەمیانی مۆدێرن بە خانوویەکی کلاسیکەوە ئەوەندە ئاسان نەبێت من ئەوە ناڵم بڵم دیزانی کلاسی خراپە نه ئەوەی کە ئەمەوێ بیڵێم ئەوەی کە مەبەستمە بیڵێم ئێمە دیزایانی ناوی خانووەکانمان ئەگەر بە مستەڵاحێکی ئینگلیزی بیڵێم ئەوێ کۆنتێکستوال بێت واتە ئەبێ ڕنگدانەوەی بارودۆخی دەوروبەری ناوە و دەوروبەری ئەو خانووە ئەو خێزانە بێت بۆیە تەکیدلەوە ئەەکەمە ئەو خێزانە پێش هەمووشت ئەو خێزانە چیان پێویستە ئەو ناوچەیە کە ئەو خانووی تیاکراوە چییە و چۆنە ئێمە زستانێکی سارد و هاوینێکی گەرمان هەیە چ ستایلێک چ شێوازێک هەڵبژێرین بۆی بتوانین کۆنتترۆلی ئەو زستانە سارد و هاوینە گەرمە بکەین ئەنی کە تۆ لە زستانێکی ساردا لە دەرەوەی ییتەوە ناوماڵێک پێویستەکات چه ئەحساسێک ئەو باڵانسەت بۆ دروست بکات یا بە پێچوانەوە لە هاوینێکی گەرم دیتەوە ناوماڵەوە پێویستەکات چ دیزاینێک ئەو باڵانسەت بۆ دروست کات لە ناوماڵەوە بۆیە من لێران نەڵوانێ نەتوانم بە دایرێک بڵێم فلان ستایل بەکاربێنن بەڵام ئەتوانم بە سەراحەت ئەتوانم بڵێم ئەوە بکەن کە پێویستان پێێتی من نمونەیەکی زۆر جوان لەم ڕۆژانە کەسێک داوای کرد بۆ لە دیزایانی خانووەکەیە دیزایانی تازەکەیە پانکە لە ناو ماڵەکەیانە بهێڵمەوە لە بەرەو زۆر مرتاحە لەگەڵ پانکەیە لە سەداسە لەگەڵ پانکەی سەقفی ئەمەوێت چیت پێ بڵێم من لێرە یەک دوو نمونە باسەکەم زۆر گرنگە پێشەوەی باسی مۆزوعی پانکە بکەم باسی مبارزە ئەەکەم پێش ئەوەی تقیند پێش ئازادی عراق و ئەو فترەیە کە وەزعی کوردستان باش نەبوو خەڵکی بە زۆری مۆبارزەی بەکارهێنا کە خەڵک وەزعی باش بوو ئیتر خانووی تازەی کرد و دیزاینیان کرد ئیتر با بڵێن مهم بوو ئەوەی کە مۆبارزەت لا ببردای و سپلێتت دابنایە ئەمە من زۆر ینی خەفەتم لێ ئەخوار بۆ ئەو بابەتە بەکارنانی مۆبارزە ئیجابیاتی زۆری خۆی هەیە بەڵام بوو بە ترند لابردنی مۆبارزە دەرەجەیەک لە سەقافەت بوو دانانی سپلێت بەو جۆرە بوو تا ئێستا خۆشبەختانە عکس بووەتەوە ئێستا خەڵک وردە کە خانووی تازایەکە وازە سپلێت هێنێ مۆبارزە لە ڕێگای دەکتەوە بە جوانی تەوزیعکات ئێستا ئەمە پۆزە ئەمە خاڵێکی ئیجابیە لە مەسلەی پەیوەندی بە بارقورسی ینی ڕووی مادیەکەەوە بێ سپلێتەکە کارەباکە زیاتر سەر هۆکاری زۆری هەیە بەڵام عادەتەن ینی گۆڕانکاریەکان لە کۆمەلگایە بەو جۆرەیە خەڵکەکە زۆر جار
تا شتەکە تاقی نەکاتەوە نازانێت چی باشە چی خراپە ڕاست تاقییان کردەوە وەکو جەناب لایەن لە ڕووی داراییش و لە ڕووی وزەشتەوە تاقییان کردێتەوە مۆزوعی پانکەکە ئێسەیەکە لەو بابەتانەی کە بزە بدەبن شتەرنجم هەیە لەسەری کە تەنانەت دیزاینەرەکانیشمان مهندسەکانیشمان کە دیزایانی ناوخانویەکەکەن یەکسەر پانکە لە ناوخانوە دیلیتەکەن بۆ ئەڵە چکە ناشرینە لە سەقفەکە بەڵام ئایا پانکە هەبوونی چەندێک پێویستە ئایا توانیمانە ئەو تەکنۆلۆژیایی تر کە هەمان مبارەدەیە سپلێتە هەر شتێکە جێگەی پانکە بگرێتەوە بۆ معلوماتان ئێمە بە تەنها بە بەکارێنانی پانکە ئەتوانین لە 4 مانگی ساڵە دوانی بەهار و دوانی پاییز ناوماڵەکە بەبێ هیچ ئامرێکی کە فێنکەینەوە تەنها بە هەوا گۆڕکەیەک و هەوا جوڵاندنێک سێ مانگیشی زستانە پێنجیشی هاوینە سێ مانگی زستانە مەبەستمەوەی سێ مانگی گەرمکەرەوە بەکارێنی نزیکەی 5 مانگیشی ساردکەرەوە بەکارێنی تۆ لەو بینی ئەو دوانە 4 مانگی بەتەنها بە پانکە تۆتوانی تەختی ناوماڵەکەت بکەیت و مێژوویەکی دوورودرێژی هەیە لەگەڵمانە زۆر مرتاح بووین لەگەڵی بە کەمترین وزە زۆرترین ئاسوودەیە توانین دەستە بەر بکەیت بۆ ئاوا زۆر بە ئاسانی دلیتمان کرد معلم لە وڵاتانی کە پانکە زەرورە بە تایبەت گەر وڵاتە گەرمە شێدارەکان کە دیزاینە مۆدێرنە تازەکانیشیان ئەبینی دیزاین زۆر ڕاقی سەردەمیانە پارێکی زۆرشی تیاسرفکراوە سێرەکی پانکەکە وەکو عنسڕێکی سەرەکی هێشتا ناو سەقفەکانە ماوە باش مامۆستا کارزان ئەگە بینە سەر ڕێگەزەکانی هوەری ئیسلامیان با بڵێن دیزایانی ئیسلامی ڕەبتیکەنەوە بە ماڵەوە ئێمە ئێستا قەنەفە و کۆمەڵک بابەتمان هەیە جاران فەرشێک و دۆشکێک و سەرینە خڕە کوردەواریەکە دانرا و سەریشی ژیانەکرا مەبەستی من لەوەیە تا چەند ئەم بابەتانە زەغرەفە نووسینی ئاەتێک فەرشێک ئەمانە بۆ نمونونەکە لە ڕابردووی ئێمە پێش ئەوەی کە مامۆستا فەرمووی بەو شێوازە دنیا پێشکەوێ و خەڵک ئابووری لایانی ئابووری باش بێ خەڵک زیاتر لەگەڵ ئەمانەیە دەست و پەنجەی نەرم بوو ئێستا ئەمانە لەکوێی هوەر و دیزاینان بڕاستی لە ڕاستیە لە زۆر ئەم کە دیزاینەرە تازەکان نوێت لینکێک بکەنەوە بۆی کە چۆن ئێمە تۆ پێش شارستانی ئیسلامی پێش شارستانی ئیسلامیش کۆمەڵە شارستانێتی گەورەتە بوون کە مرۆڤەکان بە درێژایی مێژووی خۆیان هاتوون لەگەڵ مرۆڤەکانە و هەموو شتی جوانیان بەرجەستە کردووە ئەکرێت تۆش بەو جۆرە مامەڵیان لەگەڵ کە و لە دیزاینەکان تا ڕەنگی پێدەوە خۆتەزانی ئەم بابەتە پەیوەندی بە ئەزمموی ئێستاتیکی مرۆڤەکانەوە هەیە کاتێک کە تۆ ئەزمموی ئێستاتیکیت کرد ئەزمموی جوان ناسیت کرد لەگەڵ ئەو شتەیە ئەو کاتە خۆی ئەم دووە ئەرکیشیە دەیتێ ئێستا بۆنەوەی کە دکتۆر ئەحمەد باسی کرد باسی بڵێن دیزایانی کلاسیک و دیزایانی مۆدرن ئەوەی کێمە سنەتی پێڵێن ئەکرێت ینی کۆمەڵە کەس هەبن زۆر سنەتیانە مامەڵەکەم چکاوە دوجار کەوتۆتە سەر سەریقەی مرۆڤەکان چ جۆرە دیزاینەکە خوازن چ جۆرەمە بۆن منە لە شارستانی ئیسلامیە کاتێک کەسێک گەڕاوەتەوە ماڵەوە ویستوێتی فەرشێک بینە هەر لە چنینی فەرشەکەەوە بۆ نە چۆن زکری دوای نوێژەکە ئاواژ فەرشترین جۆرێک بۆ لە عیبادەت جۆرێک بۆ لە نوێش کە تۆ چۆن مامەڵەی هوەریەکە لەگەڵ ئەوەیە خەتخۆشی بەدەست کەسە ئیماندارەکانی ئەم کۆمەڵگەیەوە بووە یعنی لە شارستانی ئیسلامی هیچ خواناسێکی گەورە هیچ عارفێکی گەورە نبینی خەتخۆشێکی گەورەش نەبووێت جوان نووسێکی گەورەش نەبووە ئەو ئەزمونە ڕۆحیەی ئەو لەگەڵا ژیانەی ژیانە دینی ئەڵم کە ئەزمونێکی ئێستاتیکی بۆ دروست بووە لە ڕێگەی شتێکەوە بەرجەستەی کردووە چ جارێک فەرشی چنی بێت چ جایی ئەوەی کە خەتی جوانی نووسی بێ ئەمانە هەمووی دەوریان هەبووە لە بەرجەستەکردنی بڵێن ماڵی ئیسلامیان دیزایانی ئیسلامی یەک شتی تری ئەوەیە کە ئێمە بۆ ئەوەی شوێنێکی ئاسوودە و جوان فراهەم بێنین لەگەڵ ڕۆحی کۆمەڵگایە بگونجێیان لەگەڵ ئەوەی کە ستازیش ئاماژەی پێە کە تۆ شتەکانە دەبێت لە ژینگەی ئەو شوێنەوە سەرچاو بگرێ بۆ چکات تۆ ئەزمونت هەیە لەگەڵێت تۆ مامەڵ بەرکەوتن لەگە بۆیە کاتێک کە تۆ چیتە لادەیەکی هەورامان بیانە شوێنێک بێ هەست بە نامۆی ناکۆی بۆ چونکە لینکێکی لەگەڵ سروشتا هەیە ئێمە ئێستا سروشت ژینگاکەمان وێران کردووە ماڵەکانمان وێران کردووە بەس ناچارین بە دوو ئینجانە تەعویزی بینەوە لە کاتێکە ماڵی پێشووتر لەگەڵ سروشتا هینەوە هیچ مزگەوتێکی
شارستانی ئیسلامی نیە بە باخێکان نەڕۆی بچیتە حوزێک دوجار حوزەکە دا بە دەرگای مزگەوتەکە هیچ لە شارستانی پشتیوان نەبووە کە ئێمە بۆ چونکە ئەوانە هەمووی کۆد و سیمبول بۆ نیاویانەتەوە بۆ کەسە ئەوەندە معنەویانە ژیاوە ئەوەندە ئەزمموی لەگەڵا کردووە بیری خستۆتەوە یەکێک لە بیرمەندەکان لە دارێک کەرتەنها دار نەبووە ئۆکسسیجینی جوانی باتێ بەڵکو هین بووە ڕوێنەی بەهشتێکی پێ ئاشنا کردووە کەواتە جیاوازی نێوان دیدی سنەتی و دیدی مۆدرن لە لای جەنابتان چییە؟ بەڵێ بەپێی سەردەمەکان ڕاستی مرۆڤەکان گۆڕانیان بەسەرایەت بەپێی سەری قەوژیانەوەوانە ئێمە زۆر جار ئەو مامەڵەیە بێ نابێت دیدێکی گشتگیرمان هەبێت چکە بێت دیدێکی مەقاسیدانەمان هەواتە چی جوانە و چی گونجاوە لەگەڵ ڕۆحیەتی سەردەمی لەگەڵ ئەقلانەتی سەردەمی لەگەڵ هوەر و دیزانی سەردەمی ئەوە بێنینەوە نەک هەموو ئەوەی کە هەبووە پێمان وابێ ئەمە سنەت پەرستین هەمووی ئەوەی کە ئەوەی سنەتیانە مامەڵە نەکە ئیتر ژیانی چۆتە هێنا بڵێن بە هەوەنتە ڕۆشتووە بدعەیەکی کردووە بەڵ بدعەیەکی شتیوانە کۆمەڵێشتی جوان لە سنەتەوە هاتووە و لەگەڵ ئێستاش کە دیزین کە باسمان لە دیزین چەمکێکی مۆدررنە لە ژیانی مۆدررنە زیاتر دیزینی تازە زۆر لەگەڵ مینیماڵە لەگەڵ کورتکاریە لەگەڵ ئەو پەڕی سادەکردنەوەیە بەڵام دیزانی سنەتی وردەکاریتیایە لەگەڵ ئەوەی ئەرکێکیشی هەیە هەردووشیان ئەرکیان هەیە بەڵام ئەو ئەوێ تا چەند مرۆڤەکانیین سادە بن بۆیە دیزانی کلاسیک زۆر پێچوپەنا و زەخرەفە و خەت و ئەمانەیتە بەکاریان هێناوەتەوە بۆ چونکە جۆری ژیانی ئەو ئابە و شێوەیە بووە هەوڵی داوە بەس ئەو لێرە ئەهەوێت تەواو بڵێن سادەی کاتەوە یەکێک لەو نمونەی کە حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم شتێکی جوانە بۆ لە دیزایانی مۆدررنە ئێمە جەڕەسمان هەیە جەڕەسەکە تۆ چەند جۆرێک جارسە یەک لەو جەڕەسانە کە تۆ پەنجە بە پلاکانی خۆ دەچیتە سەر شاشەکە لەو دیۆوەزانێ تۆ کەیت منم هاتووم لە دەرگای مامۆستادانە ماوە بەڵام لە کلاسیکە لە سنەتا بەو شێوەیە نەبووە لە شارستانیتی لەمە من یەکێک لە شتانی کە زۆر لە خوێندنەوەی ئەوەی کە مێماری ئیسلامیە بەرچاوم کە شتێکی زۆر تایبەت بوو بەلامەوە هەموو دەرگایك دوو کۆڵۆمی پێوە بووە کۆڵۆمی پیاڵەن ئەوەی کە ئاوا لێ زرینگەیەتەوە دوو کۆڵۆمی پێوە یەکیان دەنگێکی قوڵ و قورسی هەبووە دەنگێکیان دەنگێکی زیکن و پسکۆلەی هەبووە من بەردەوام بیرم لەوە کردەوە باشە ئەمە بۆ کاتێک کە تۆ هینە نەیانزانیوە بۆ جوانی بووە ڕاستە بەشێکی بۆ جوانی بووە بەس بیرم لەوە کردەوە تا لای ئازام ئۆلیگلا بارە کە مێژوو ناستێکی هوەری ئیسلامی زۆر گەورەیە بینیم سەرێکە ئەڵەیە تینە کاتێک کەسی لەو دیوی ماڵەکەەوە بووە تۆ لە دەرگای داوە کۆڵۆمەخە پیاو لە هینەکەی داوە لە ئەستورە قەڵەوەکەی یاوە دەنگە قەڵەوەکە بووە بۆیە لە ماڵەوە هیچ کاتێک ژنێک نهاتوە دەرگاڕاستنی قسەی جەنابەت لە مزگەوتی گەورە لە سنە بەڵێ من چوومەتە ئەوێ دەرگای مزگەوتەکە و خۆی ماوەتەوە هەردوو ئەو هینەی پێوە پرسیارم کرد لەوێ ئەوەی کە لەوێ خادم بووتم و ئەمە چییە وتی ئەوە لە ژوورەوە بە دەنگی دەرگاکە زانیویانە ئەوەی لە دەرگایە لەو دی و دەرگاکەوە ئافرەتە یان ئافرەت و مناڵ لە دەرگازیکردن باریکە دەنگ بچووکەکەیان ناوە پیاو لە دێنە بۆیە هیچ کاتێک بۆت بۆ چووکە هینە ئەوەی کە ئەو دیاسایان بەرجەستکە کە تۆ بەبێ ئیزن حرەمی هیچ ماڵک بەبێ ئیزن ناپەڕێنی و تۆ هینە کاتێک پێویست ناکە پیاوێک پیاوێک دەرگا بکاتەوە بۆی ئەو تایبەتمەندیە بپارێزن دەستخۆش بێ مامۆستا ئەحمەد باس لە هەڵە باوەکان با بکەین لە دیزاینە ئەو هەڵە باوانە چین کە زۆر دووبارە ئەبنەوە و ڕاستی وەکو بڵی کوفری دیزاینە نابێ هەبێ لە ماڵەکانمانە تەمەن من دوای ئێمە سەر زۆنی ماڵەکانمان مەتبەخ چێشتخانە میوان نووسن مشتەمەلات ئەمە ڕەنگەکانی چۆن بێ بەچی ڕووپۆش بکرێ یینە سەر ئەو وردەکاریە ئینارە لەکوێ هەبێ لەکوێ نەبێت چ جۆرێکی ئینارە بەکاربێنین ئەمانە هەموو قسەی لێکین بەڵام ئەو هەڵە باوانە چین کە زۆر لە دیزاینە دووبارە ئەبێتە و ئێمە بێ خۆمانی لێ بە دوور بگرین یەکێک لەو شتانەی کە من زۆر جار بە خەڵکی ئەڵێم ئەوەیە کە هەوڵ بدەین دیزاینەکانمان سادە بن بۆ نمونە ینی با دیکۆرەکەی جەنابیشتان دەرنەچێت لە بابەتەکە باش ئەو دیوارەی پشتی جەنابێت بەڕای من ئەگە سادەتر بووایە باشتر بوو لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی هەموو شتێکەوە باش لە ڕووی ئەو کوتلانەوە کە هەیەی من وەکو تەشکیل و کۆمپۆزیشن سەنامی قسەی لەسەر بکەم
بەڵام بۆچی سادەی لەوانەیە لەس ئەم سادەیە لە ڕابردووە باش نەبوو بێ بە دڵنیایەوە پێتەڵێن لە ڕابردووە هەر کاتێ دیزایانی کراوە لە هەموو شارستانەتەکانە زۆر بە وردی و بە دیتێڵ و بە ئاڵۆزی ئیشی تیاکراوە ئێمە قسەیەکەکەی نەمیشە ئیڵێن ئێستا کات زۆر خێرات تێئەپەڕێت تاوان کات وەکو خۆی تێپەڕ ئەوەی کە خێرات تێپەڕێت گۆڕانکاریەکان ئێستا خێرا ڕوو ئەدەن لە ڕابردووە بەو جۆرە نەبووە لەوانەیە کەسێک لە هەموو تەمەنیا یەک جار خانووی کرد بێت و لە هەموو تەمەنیشا کەمترین گۆڕانکاری تەکنۆلۆژی بینی بێت لەوانەیە لەوەتی لەدایک بۆ تا مردووە موادی بینایی هەر خشت بووە و هەر سەقفەکەشی هەر بەدار ڕاکرابێت شتێکی تازەی نەبینیوە موادی ڕووپۆشی ناو خانووەکەی هەر قڕ بوو بێ بۆن من یا هەر گەج بوو بێت ئێستا گۆڕانکاریەکان زوو ڕوو ئەدەن ینی ئەمڕۆ موادێک بەکارێنی بۆ ڕووپۆشی دەرەوە ناوەی بینە سبێ ڕۆژە موادە کۆن بۆ شتێکی تازەتر هاتووە ئەم گۆڕانکاری خێرانە کە زوو ڕوو ئەدەن و تۆ واتی ئەگەی کە کات زوو تێئەپەڕێت ئەگەر پێش ئەوەی باسی خانوو بکەین بۆچی سادەی باشە ئەگەر سێری باقی دیزاینەکانی تر بکەین هەر لە مۆبایلەوە سێریکەین موبایل کە تازە دەستیان پێکە زۆر ینی شتی پێوە بوو زۆر دیکۆراتی پێوە ئەکرا ئەنواع ئەلوان و ئەنواع لایتین و ئانتیناکە هەرێکە بە جۆرێک بوو ئەن کۆمەڵی دگمە و مۆبایلی بازنەی و مۆبایلی درێژ و ئەمانە ئێستا ڕۆژ بە ڕۆژ چالنجەکە لەوایە تا سادەی بکەنەوە یعنی محاولەکەن ئەو پەڕی سادەی بەکاربێن دوگمیان هیچ نێشتووە یعنی زۆ سادە کراوەتەوە بۆچی ئێستا تەمان هەتا سادەتر بێ لای خەڵک جوانترە وایە بۆ چونکە درەنگتر لەلا ئەبێزرێت درەنگتر لی تێرەبی هەتا سادە بێت ئەو شتە تا سادە بێت درەنگتر لە بەرچاوتەکەوێت بە تایبەت کە کات زووزووتی ئەپەڕێت قسەکەم لە چیایە کە زوو ترێندەکان ئەگۆڕێن ئەو شتە ئاڵۆزەی کە کردوتە لەوانەیە دوێنێ ترێند بوو بێ ئەمڕۆ گۆڕاوە ترێند نییە لە بەرچاوتەکەوێت بەس ئەو شتێک کە سادەیە لەگەڵ هەموو سەردەمەکانە ئەڕوات و لە بەرچاوت ناکرێت بۆیە کەسێک کە مەبەستی نییە هەموو ساڵێک جارێک دیزایانی خانووەکەی تازە بکاتەوە مەبەستێتی تا دوورمەودا نفسی دیزایانی هەبێت و لێشی بێزار نەبێت و مرتاحش بێ لەگەڵیا هەتا بتوانێت دیزاینەکەی سادە بێ وەکو ماوەستا فەرمی مینیمالیست بێت واتە کەمترین ئەلوانی تیاابێ کەمترین باڵێن تەفەنونی تیاابێ بەواتای ئەو ئالۆزیانە کە لە دیزاینەکەی هەیە باشترە ئەمە یەکێک لەو شتانە بەڕاستی خەڵک وا ئەزانێ ئەگەر دیزاینەکەی ئالۆز بێ باشتر و بەقیمە هەڵەیەکی باواگەر ئالۆز بێ بەڵێ ئالۆزیش ئاخر ئاڕاستی خۆی هەیە منوتم ئەگە کەسێک بێ بە کلاسیک ئیش بکات و بچێتە زەخرەفە و وردەکاری و شتی زۆر عجیب ئەمە قەی ناکە بەڵام مەبستم لە دیواری مەسن بە نمونە لە بەرچاومانە بەداخەوە بمان بورە شتێکە لە بەرچاومان نییە مەسن ئەو وردەکاری کە لەو دیوارەیە کراوە بۆ ئێستا جوان نییە بەڕاستی ئێڵە بەڵام پرسیارەکەم جاتر پێویستی بە ناو ماڵەوە هەبوو لەوانێت چاکی بکەین بەس ناو ماڵێک هەڵە باوەکان بۆ ناو ماڵ چیە لە ناو ماڵە خراپترەیە ناوماڵە زۆر شتی عجیبترمان بینیوە ئەمە یەکە لەو شتانە وەکو پێ عەرزم کردی ئەمێشتا بە گشتی شتەکان باسکەم نامێت بێمە وردەکاری ئینەوە یەکێکتر لە هەڵە باوەکان بەداخەوە لە تەسمیمی ناوەیە لەوانەیە بڵێم دیزاینەرەکانیشمان ئەو کێشیان هەیە تەنها وەکو عەرزم کردن ئێمە تەسمیمی ناوە تەنها تەعاملکردن لەگەڵ لەزگە و بۆیە و سەقفی سانەویان نییە تەعاملکردنە لەگەڵ هەموو ئەو ڕێگەزانی کە لەناو بیناکەیە بە ئامێری ساردکردنەوە بە ئامێری گەرمکردن و بە پەنجەرە و بە پەردەی پەنجەرەکە و بە شوێنی دەرگاکە و قیاسی دەرگاکە تۆ بێت تەعامل لەگەڵ هەموو ئەمانە بکەیت نابێت تۆ لەبەر ئەوەی دیزاینەکە تێک نەچێت بۆ نمونە شوێنی سپلێتەکەت ببیتە شوێنێکەوە یا دەکتی مبارەدەکەت لە شوێنێکەوە دا بنیت کە هەوا نەگا بە شوێنەکانیکە یا بۆ یا مەسەن لایتینێک بە چواردەورە لایتین دابنی لەبەر ئەوەی لە بری ئەوەی مێزی بەردەی من ڕوونا بکاتەوە پشتە سەرم ڕوونا بکاتەوە لەبەر چی لەبەرەوەی نابوون منە ئەمێ لایتینەکە لە پشتەوە بێنێتە پێشەوە یعنی ئەمە یەکتر لە هەڵە باوەکان تکایە ئەو دیزایانی کە ئیکەن چ لە شوێن و شێوازی لایتین ڕووناکیە لە شوێن و شێوازی ئامێرەکانی ساردکردنەوە گەرمکردنە لە شکل و شێوازی تەنانەت پەنجەرەکانتانە بە جۆرێ قەراری لێ بدەن کە ئەو ژینگە ئاسوودەیە کە مەبەستانە دەستان کەوێت لە خزمەتی ئەو ژینگەیە بێت مامۆستا ئەکرێت زۆنەکانی ناوماڵ مەبەستمان لە چێشتخانە و میوان و هۆڵ و نووسن و مشتەمەلات من جارە باسی ڕەنگین دوایینە سەر ئینارە و ڕووناکی وینە سەر تەخلیفکردن و داپۆشین بە چکاڵایە بێ بەڵام ئەکرێ هەمویان یەک جۆر ڕنگ بن یعنی نووسنەکە و هۆڵەکە و میوانەکە و مەتبەخەکە یان
هەر یەکێ و بەپێی جۆری ژیانکردن لی مەتبەخ بۆ چییە هۆڵ بۆ چییە ژووری میوان بۆ چییە نووسن بۆ چییە ئایا ڕەنگەکان ساردەکان بەکاربێنین گرمەکان بەکاربێنین لە ماڵای یەک ڕنگ بێ یان چەند ڕەنگێ بێ ئەمە بۆ دوای پشۆکە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت پاش ڕێکلام ئەگەڕێینەوە لاتان دووبارە سڵاوی خواتان لەبێت ویستان لە کۆتایی پرۆگرامی هەیوان داین لە کۆتا بەشی داین ئەو بەشەی کەماوە ئەو پرسیارانی ماوە لە خزمەت میوانە بە ڕێزەکان هەروەها دواتر میوانانی ستۆدیۆش پرسیارێک ڕخنەیە قسەیەک دیدگایەکی نوێیان هەبێ ئەوانی ژوەرەگرین مامۆسا پێش ناو بڕەکە و ڕکلامەکەتون پرسی زۆنەکانی ماڵ ژوورەکان مەتبەخ و هۆڵ و نووسن و دانیشتن و مشتەمەلاتۆمانە یەک جۆر ڕنگ بن هەمویان یان نەخێر هەر ژوورە و هەر شوێنە و بەپێی لایڤ و با بڵین ژیانەکەی خۆت ئەبێ ئەو ڕەنگە بێ بۆ نمونە ئەکرێ ڕەنگی ژووری نووسن پەمەیی بێ سوور بێ قاوەیی بێ ڕەش بێ یان مەتبەخ چۆن من حەزەکەم ئەوە لەسەر وەڵامەکەی لەسەر تو بێ و ئایا ئێمە زیاتر ڕەنگە ساردەکان بەکاربێنین یان ڕەنگە گەرمەکان پێش ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بە دیایکرایی بدەمەوە یەک خاڵیکە هەبوو بوو وەکو هەڵەیەکی باو باشە هەڵەیەکی گشتیە تکای ئەو کەسانی کە خانەیەکیان بۆ دیزاین ئەکرێت پێش ئەوەی دەست بکەن بە جێبەجێکردنی با تەسمیمی ناوەش دیزایانی ناوی خانوەکەشیان بۆ بکرێت پێش ئەوەی جێبەجێکەن چونکە وەکو ئەرزم کردن زۆر بابەتی کە هەیە لەوانەیە تەنها لە گۆڕانکاری ناوی بیناکەیان نەبێت پێویست بەوە بێت کە پەنجەرەکان گەورەتر بکەیت یا بچووکتر بکەیت یا دیوارێک نەبێت لەو بینەیە کاتی دیت تەسمیمی ناوەکەیت لەوانەیە پێویست بە هەندێک لەو گۆڕانکاریانە بێت لەو قەرارانەتە بێت با لە تەسمیمە گشتیەکەیە هەبێت لە دیزاینە گشتیەکەیە هەبێت اینجا کە قەرارەتی کۆتە هەموو شتێکت قەراردا اینجا دەستکە بە جێبەجێکردنی خانووەکەت بە جۆرێک بە ئاراستەیە کە لە خزمەتی تەسمیمی ناوەکەشابێت بینی سەر ڕەنگەکان بەنسبەت ڕەنگەوە ئەمە ئەکەوێتە سەر خواستی ناوماڵ بۆ نمونە نەخواستی ئەو خێزانی کە ناو ئەو ماڵەیە بەڵام شتێکی ستانداردیشمان نییە ئێستا عرز دەکەم بۆ نمونە لەم ناو ماڵێکە لەوانەیە مناڵیشی لێبێت بە تەمەنی جیاواز لەوانەیە گەنجیشی لێبێت بە تێکی دایک و باوکێکیشی لەوانەیە لێبێت کە زەوق و سەلیقەیان جیاوازترە و لە ئاستێکی کەیان و بیرکردنەوەیان جیاوازترە بۆیە کە ژووری منداڵەکە کە ژووری خەوتنیشێتی و ژووری سەعیکردن و لەوانەیە یاریکردنیشی بێت بەدڵنیایەوە بێت جیاواز بێت لە ژووری خەوتنی دایک و باوک کە لەوانەیە زۆربەی کات تەنها بۆ خەوتن بەکاری بێنن ئەکرێ گە ژووری کچێک بێت ڕەنگی پەمەیی بێت ئەگەر ژووری کوڕێک بێت ڕەنگێک بێت کە ڕەساسی بێت شین بێت سەوز بێت هەر ڕەنگێک بێت کە ئەو حەزی لێ بێت ژووری گەنجێک ژوورێکی زۆر زۆر سادە بێت ژووری دایک و باوک لەوانەیە پێیان خۆش بێت ژوورێکی ڕەنگەکانی تێرتر بن چکە بۆ منە ئەو ئاتەن گەورەکان لەوانەیە لە دەرەوە هیلاکە بن لە ماڵەوە بیانێ بە قوڵتر بخەون لە ژوورێکا کە ڕووناکی کەمتر بێت و هادیتر بێت و دەنگە دەنگی کەمتر بێت و ڕووناکی و ڕەنگەکانی تیا تێرتر بن کە ئاسانتر بتوانێت بە قوڵی بخەوێت مەبەست ژووری نووسنی سەرەکی با لەسەر نووسن بێنەوە هەندێک شت بیست و بینی وشمە ئەمێ وەکو پرسیار لە بەڕێزەکە شارزای بکەم ئەکرێ لە ژووری نووسنە ئەم ئینارانەی ئێمە لەم ستۆدیۆ هەڵمانواسیەوە یان ئەو گڵۆپانەی کە لە ماڵەوە هەن لە ژووری میوان و هۆڵ و مەتبەخە هەیە ئەکرێ هەمان جۆری ئینارە و هەمان گڵۆب لە ژووری نووسنا بەکاربێنین یان ئەوێ لایتینەکانی ئەوێ جیاوازە ئەمە یەک دوو ئەکرێ ئێمە وەزم بۆشم باس کردی یعنی هەبووە لە ژووری نووسنەکەی سوورەیای داناوە هەیە لە ژووری نووسنەکەی پەیکەری داناوە کەسەکە خەبەریە بێتەوە ینی ئاگای لە خۆی نییە لەپڕ ئەم پەیکەرا بینێ لەوانەیە هەر زەندەقی بچێ ینی بەڕاست ژووری نووسن یا جاریوە تەلەڤزیۆنی لەدانرێ ئایا ژووری نووسن بۆ ئەو شتان نەکراوە یا بەڕاست ناوەکی بەخۆیەتی ژووری نووسن بۆ ئیسراحەتکردنە من ئەگەر لەو قسە گشتی خۆم لا نەدەم کە بڵێم خاوەن ماڵەکە ئەیانەوێت چ جۆرە هەستێکیان هەبێت لەو ژوورەیە دیزاینەکە با لە خزمەتی ئەو هەستەیە ئەگەر حەزی کرد تەلەڤزیۆنی تا بەقی ناکە بەڵێ قسەکەم لەوایە لەوانەیە حەز بکە هەیە لەوانەیە حەز بکە بە ڕووناکی بخەوێت
لە ڕوونە هەموو گڵۆپێک داگرسێت و لەوانەیە ئەڵێم لەوانەیە هەبێت وا حەزی لێ بێت بەڵام بە گشتی ئەگەڕێی منت مەبەست بێت ئەمە حاڵی تایبەت ئەمە حاڵی تایبەتە کە عەرزت ئەەکەم ینی خاوەن ماڵەکە بە فعلی چ جۆرە دیزاینێکی پێویستە نەک ئەوەی بەچی ڕاهاتووە ئایا تجربەی ئەوەی کردووە لە ژوورێکی تاریکا بنوێت و لە ژوورێکا کە مەسە هادی بێت و پەنجەرێکی گەورە نەبێت چ پێویستەکە پەنجەرێکی گەورە بەیانی زوو خۆرێکی زۆر بێتە ژوورەوە تجربەی کردو لە ژوورێکی هادی تر و تاریکترا بخەوێت خۆشترە لەوەی کە ئەو هەموو ڕووناکی و پەنجۆک و جەنابتەڵی دەنگە دەنگی تەلەڤیزیۆن و شتێکی بێت ڕێی من بەڕاستی نەک تەنها لە ژووری نووسنە یعنی پێویستمان بەو هەموو ڕووناکیە و ئەو هەموو تاڵمەسمە لە ڕووناکی کارەباییە پێویستمان بەو هەموو ڕووناکی سەناعی و دەستکردن نییە لە ناو خانووان نەک تەنها لە ژووری نووسنە لە میوانیش و دانیشتنیشا پێویستمان بەو هەموو نییە ئێمە کە ڕۆژ ئەبێتەوە بە تایبەت لە ژیانێکی مۆدێرنی ئەمڕۆیە زۆری نەمان کە ڕۆژ ئەبێتەوە بەیانی زوو دەرەچین لە ماڵ تا درەنگێک تا ئێوارە لە دەرەوەین ڕۆژانە بڕێکی زۆر ڕووناکیەتە ناو چاومانە بەردەوام تەعامل لەگەڵ ڕووناکیەکەی سایقیەکەی هەموو ڕووناکیێتە چاوتەوە پێویستەکە کە هایتەوە ماڵەوە با ئەگەر لە ژووری میوانیش بیت با لە کاتی ناخواردنی شابێت چ پێویستت بۆ هەموو ڕووناکیە زۆرەیە عەکسەوە لە کاتی خۆرە ئاوا بوونا پێویستەکەیتر بردەوە دە ئینسان جسمی ئیسراحەت بکات یەکێک لەو شتانەی کە بە تایبەت بۆ مناڵیش و بۆ گەورەش پێویستە ئەوەیە کە بە شەوا کەمترین ڕووناکی بچێتە ناو چاویەوە دواتر پەیوەندی بۆ هۆرمانانەوە هەیە کە ڕاستەخۆ پەیوەندیان بە خەوی کەسەکە و دواتریش ڕاستۆخ پەیوەندیان بە تەندروستی کەسەکەەوە هەیە من بە دڵنیایەوە لەگەڵ ئەو هەموو ڕووناکیان نیم کە ئێستا لە کوردستانە باوە وەزانام لە ڕووی تەندروستی شۆ تەنانەت بەشێکی زۆریان بۆ پێستی ئەندامانی خێزان خراپن ئەرزم کردی ڕاستەخۆ پەیوەندی بە تەندروستی و خەوی کەسەکان و ئیسراحەتی کەسەکان زۆر باش جانمامۆساکە ڕووناکی هەیە مێشەگەڵەن بۆ ماوەی ساعتێک ناکوژێتەوە خۆی شداون ناکە بۆیە پێویستە پێش خەوتن بەلانی کەمە ساعتێک واز لە ئەمێری مۆهین و ڕووناکی بێنی بۆی ئارامی ئەوانەی کە ئەخەون فێربوون هین لە چاوەکەن بۆی جەوێکی ئەو کە تاریکەگەر تۆ زووتر لە ئەمێرە زیرەکەەکان دوورکەویتەوە و ژوورەکە و ماڵەکە بە تەواتی تاریدابنی وانە پێویستە بۆش نەبێت باوسمە لای ئەو میوانانی کە لە ستۆدیۆن یاخوا بەخێر بن سەر چاوەکانم کۆمەڵێک ئەندازیاری تەلارسازی و ئەندازیارێکی دیزایانی ناوەشمان لەگەڵایە بەخێر بن لەسەر کۆی بەرنامەکە قسەکان چیتان هەبوو و چ پرسیارێکتان لە مامۆسانی بەڕێزەیە ئەتوانن و چیش ئیزافەتان هەیە بۆ قسەکانی هەم مامۆستا هەم بۆ پرسیارانی من کردومە فەرمون لە جەنابتەوە سەرەتا سڵاوتان لێبێ بە خێراتنی بەرنامەکەتان لێ یەکەم من پرسیارێکم هەیە لێرە ئێمە دیزاینەرە زۆر جار کاتێ مشتریەکێ بۆ لامان داوای ئەوەمان لێیەکە کەەوە ڕەنگی ژووری مناڵەکەی بۆ دیاریکەین و بۆی دیزاینکەین لێوە بۆمان دیارەکە ئێوە ڕەنگی سوور بەکاربێنە بە حکمیەوەی مناڵەکەی معجیبی کارکتەرێکە ئێمە چۆنی قەناعەتی پێبێن کەەوە ڕەنگی سوور گونجاو نییە چونکە تاقا ئینێرجی تیاوەروها گەرمی و هەروە هەستی تووڕایی بۆ مناڵەکەی بەرزەکاتەوە دەستخۆش دەستخۆشی بەنامەکەتان لە یەکەم بەخێر مامۆسای ئازیز مامۆسا ئەحمەد و مامۆسا کارزان بۆ ڕوژاندنی ئەو بابەتانەوە هەروەها باسکردنی وەجەختکردنەوە لەسەری بە هیوای ئەوەین کە بەردەوامی پێبن و زنجیرەیتری هەبێت و دەست بخەنە سەر هەموو ئەو فەراغانی کە لە دیزاینە هەیە یاخود لە تەلارسازیە هەیە لایەنێکی گرنگ کە مامۆسا کارزان باسی کرد بابەتە سروشتیەکانە کە چەندێک گرنگی پێین و چەندێک لە ئێمە نزیکە و لە ڕۆحیەتی ئێمە و نزیکە کاتێک ئێمە کە باسی بابەتە سروشتەکانەکەین واتە چی ئێمە زۆر دابەزینە سەر کێشەکان بابین چارەسەری بکەین بابین لی تێبین کە بابەتە سروشتەکان چین چەندێک ئیسفادی بۆ ئێمە هەیە و چەندێک ئیسفادی بۆ ژینگە هەیە ئێمە ئەو بێڕەحمی کە دروستیەکەین وەکو ئەندازیار وەکو ئەو کەسانی کە پێداویستێکیان هەیە ئێمە بۆی دابین بکەین بێڕەحمیەکەین بەرامبەر بەکارهێنانی مادەکان ئایا ئەو مادانی کە ئێمە بەکارهێنین چەندێک سوود و زیانی هەیە بە پێی کاتێک کە بەسەر ئەچێ ئەو ماوەیە ئایا ئێمە ئاگادارین لە بەسەرچوونی ئەو مادەی کە ئێمە لە خانوویەکە لە ژوورێکی نووسنە لە چێشخانەکانمان بەکاری هێنین نمونەیەکی زۆر سادا بەکارهێنانی MDF جۆری MDF-ەکە ناڵم کە پارێکی کەمتر ئەدین بە PDF-ەکە MDF-ەکە ببورن بەڵام حەزەکەین ڕووکەشەکەی جوان بێت مادەیەکی تری بۆ بەکارهێنین بەڵام ناوەکەی گرنگە کە قاپقاجاقەکانمانیتیایە لە کاتێکە تەڕ و تووشی دروست ئەکا کاتێکە کەڕوو دروست ئەکا ئێمە لەو قاپقاجاقانە نانەخۆین ڕۆژانە بەر ئەکەوین یاخود بەکارهێنانی ئەو پلاستیکانی کە بۆ دیکۆریشن بەکاری هێنین لەگەڵ گەرمیە لەگەڵ سارد و گەرمی کارلێکەکە ڕۆژانە لە دروستکردنی ئەو کارلێکە
نەخۆشیەکان دروستەکە هەناسەتونگی تەنگە نەفەسی وە کانسەر نەخۆشی کانسەر کاتێک کە ئێمە ئەگەڕێینەوە سەر تەندروستیە جستیەکان کاریگەری بەسەر ڕۆحمانەوە بەسەر دەروونمانەوە بەڵام هەمووی ڕەتی بەیەکترەوە هەیە هەمووی پەیوەندی بەیەکترەوە هەیە کە بابەتێکی زۆر گرنگە کە مادەکان بە تایبەت مادەکانی مەسەرەن بگەڕێنەوە ڕابردوو یاخود خانوە قوڕینەکان لە هەورامانە لە گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی وەک مەڵکەندیە یاخود قەڵای شاری هەولێر سیر بکەین قوڕ زۆر بەکار هاتووە بەکارهێنانی قوڕ ئێستا لە توێژینەوە زانستیەکان هاتیایەتی کە بەکارهێنانی قوڕ کاریگەری هەیە لە کەمکردنەوەی کاربۆن دایۆکساید بەکارهێنانی داری سروشتی بۆ دانیشتن سوودێکی ئەجگار زۆری هەیە لە هاتوچۆی خوێنی مرۆڤە کەوا بێ سروشت بۆ ئێمە لە پێناو ئێمە دروست بووە و ئێمە زەرێکی زیانێکی زۆری لێ ئەدەین بە بەکارهێنانی مادەی تر لە جیاتی و تەنها ویستم ئەوە بخەمە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس خاتون پرسیارە قسێکتە فەرموو سەرەتا سپاس بۆ ڕێخستنیان بەرنمەیە کە زۆر گرنگە ئەم جۆرە بەرنەمان چونکە کەم تا زۆر خەڵکی ئێمە بڵێن تازێ لای دیزانی ناوە ئاماژەی پیاگەر زیینجرە بە زۆر باشترە بۆی ئێمە کۆنتاکتی ئەوڵمان لەگەڵ مشتریایە بۆیە زۆر گرنگ دەکات لە سەر بکەین کە خەڵک هۆشار بکەینەوە چی بکرێ بۆ ئەوەی کە بۆن منە کەسانی شارەزا ئەندازێرانی شارەزا لە دیزانی ناوە سوۆشیال میدیا هەر لایانی بەکار برن کە خەڵک هۆشیار بکەنەوە چونکە لێسادا هەموو خەڵک مۆبایلی بەدەستەوەیە بڵێن کۆنتاکتێکی یەکەم خەڵک لەگەڵ مۆبایلەکەیات لەگەڵ سوۆشیال میدیایە ئەوە ئەرکی ئەندازیارانە کار لەسەرەوە بکەن کە خەڵک ئاشنا بکەن چونکە نابێت لۆمەی خەڵک بکەین تا بڵێ بۆچی سێری خزمەکەتەکە یان دراوسەکەتەکەی چکە ئەوواکە کە ئەیبینێت چی بکەین بۆەوەی کە ئەوە بکەین هەروەها ڕاستە دیزایانی مۆدل زۆر باش لەگەڵ ئێسەدا ئەگونجێ بە چۆن لینک بکەین لەگەڵ دیزایانی مۆدل و دیزانەکانی پێشتە تا چەند دیزایانی مۆدرن لەگەڵ کەش و هەوای وڵاتی ئێمەدا و لەگەڵ کولتوری وڵاتی ئێمەدا گونجاوە بۆ نە دیزای مۆدل باسیەوەکە کە پەنجەری زۆر گەورە ئێستا لە خانەکانە زۆر بەکار ئەهێنرێ یان ئەتوانین بڵین خانووی هەوڵ و میوانی کراوە تا چەند لەگەڵ کولتوری ئێمەدا ئەمە گونجاوە ئەتوانین تەچی بکەین بۆی لینکێ بکەین ئەوەی ئێمەش ئەندازیارانیش نەبنە ئەوەی کە ئەوانش چیان بینی لەگەڵ وڵاتانی تردا ئەو دیزانە بمانەمانەیە هەنێکیان لە وڵاتانی تەوە سەرچان کرد و بەپی سروشتی ئەو وڵاتانە دروست کراون چی بکەین بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوانی خۆماندا بیانەوە چونکە ڕاستە دیزاین شتێکە کە زانستیە بەڵام ئەتوانێت بەسما یان دەستی دیزاینەرەکەشی پێوە دیار بێت و هەروها کاری کریتیف بکات و کە کارێک داهێنانە بکاتەوەی کە کاری نوێ بکات و دیزاینەرەکانی ئێمەش وا بکەن کە شتی نوێ دروست بکەن و کاری نوێ بکات دەستخۆش بێ من حەزەکەم مامۆستا با لە جەنابتەوە دەستێکین سەرێتوێ پرسیارەکانی ئەوان ئاراستیان کردن جوابی بن دوای سەر پرسیارەکانی خۆمان زۆر باشە وەڵا بە شێوەیەکی گشتی حەزەکەی هەنێک مەلاحەزاین باسی ڕەنگی کرد طبعا ڕنگ چکە تەنها ڕنگ لە ڕووی هونەری و دیزاینەوە کاریگەری نییە بەڵکو ئێمە کۆمەڵێک شتمان هەیە کە کاریگەریەکانی ئەگۆڕێ بۆ نونە بە پێی کەلتورەکان ڕنگ گۆڕانی بەسەرایە بە پێی سایکۆلۆژی بابەتە دەرونیەکان ڕنگ گۆڕانی بەسەرایە بەبەی بابەتی فیزیکی و ئەمانە گۆڕانی بەسەرادێ ساردی و گەرمی و کەش و هەواکانی کە ئاماژەیان پێدا بۆ من لە کەلتوری ئەوەی کەوتم جیاوازیان هەیە بۆ منە تۆ لە کەلتورێکە بۆ منە سوور باسی خوێن و ئەوانەیە لە کەلتورێکە ڕەنگە باسی عەشق بێ ئێمە لە کاتی تەعزیە ڕۆژە پۆشین کۆریە کسپیە پۆشێ کاتێک ڕەنگەکان تۆ لە ڕووی کەلتوریەوە جیاوازیان هەیە مانە و مەدلولەکانیشیان جیاوازیە بێ بۆیە ڕنگ بابەتێکی هەستیارە بۆ ماوەی تقریبن 10 ساڵە لە زانکۆی تیشک توێریەکانی ڕەنگەڵێمەوە لەو بوارە کە چۆن ئێمە بتوانین وا دیزاینی معماری وا دیزاینی ناوە بکەین کە لەگەڵ هەست و سۆزی ئێمە لەگەڵ کەلتوری ئێمە لەگەڵ دیوە ناوەکیەکەی ئێمە هاو ئاواز بێ هاواهەنگ بێ بێتەوە بۆ پرسیارە بکەم لێرە مادەم وایە بە زۆری بە شێوازێکی گشتی مامۆستا ڕەنگە ساردەکان بەو شێوازە دێنەوەیان ڕەنگە گەرمەکان بڵێ
هەموو ڕەنگەکان بەو شێوازە دێنەوە هیچ گرفتێکیان نییە بەڵام شێوازی بەکارهێنانی ئەو لە شوێنی خۆی بەڵێ ئەو قسەیە زۆر دقیقە لە شوێنی خۆی دکتۆر ئەحمەد پێشتر ئاماژەی بە شتێکدا تۆ هەر شتێک مامەڵە بکەی پێویستە لە کۆنتێکستی ئەو شتیان مامەڵە بکەیت کاتێک منەڵەم سوور من سوورت بۆ دانێم کە زۆر گرفتاوی دروستکە لەگەڵ چوار دەوریا بەڵام سووریشت بۆ دانیم زۆر هارمۆنی و هیچ گرفتێکی نەبێت تۆ بێ مامەڵی کۆنتێکسکەی واتە تۆ بێت حساب بۆ ژینگەی دەوروبەرەکەی بکەی کە تۆ لەگەڵ چیادانی واتە خودی ڕەنگە خۆی حکم ناکە ژینگەی دەوروبەری ئەم شتە حکمەکە یەک چمە سەر خاڵێک یەکێک لە کێشەی ئەم قسەکردانەی ئێمە تەسەورەکەم بە تایبەتی هینی من بە لە دیدی خۆمەوە قسە بکەم تۆ باز لە زەوق و سەلیقاکەی کە ناتوانانی داوەری بکەیت یعنی تۆ هیچ کاتێک ناتوانانی بڵێ بە من بڵێ تۆ بۆ جۆرە جلت لەبەر کردەوە جلت چکە تۆ باز لە سەلیقا باز لە ئێستاتیکە لە تاکێک بۆ تاکێک لە معریفەی ئەو کەسەوە بەگۆڕێت تۆ زۆر جارە چیتە ماڵی هاوڕێکت وازانی لە ڕێستۆرانتێکی ئیتاڵی چوارەستێرەیە نانەخۆی هەرە چیتە ماڵی هاوڕێکی ترت هەستەکەی لە شوێنێکی لە گەڕێکی شعبی لە شایخانێکی شعبی نانەخۆی بۆ چکە سەلیقە و زەوقی ئەو جیاوازە یعنی ناشکرێت داوری بکەی بۆی بۆ سەلیقەی تۆ وایە سەلیقە ئەرکی دیزاینەر ئەرکی بڵین معمارستەکانی وەکو ئەم بەڕێزانە و دکتۆر ئەحمەد ئەوەیە کە چۆن هەوڵ بن ئەو پەروەردەی کە خۆیان پەروەردەیان کردەوە ئێمە زۆرجار لە دیزاینە من باسی دیزاین ناکەم باسی دیزاین ناوە ناکەم دیزاین بەگشتی کاتێک کە هونەرمەندێک کە باگراوندی هوەری هەیە دیزاین بۆ شتێکەکە بۆ سایتێ بۆ شتێکەکە سەلیقە و ڕنگ و بەکارهێنانی ماتریالەکانی زۆر جوانتر لە یەکێک کە خریجی بەس کۆمپیوتەرە ئەو لە ڕووی تەکنیکەوە شارەزایە بەس هێستا ئێستاتیکاکە سەلیقەکە جوان ناسیەکەی نەبردوتەوە پێویستە ئەم دوانە یەکانگیر بن ئەنجا دیزانێکی جوانمانە ئەمەش پێویستی بە پەروەردە پێویستە ئێمە هەستی ئێستاتیکی مناڵەکانمان کە تاکەکانی کۆمەڵگەمان پەرە پێ بین هەر لە ئیبتیداییەوە یەکی تر لەو شتانی کە لە پرسیاری و خانمەوە یەدەوەیە کە تۆ مناڵ نابێت ڕەنگە تۆخ و قورسەکانی بیتە ئەبێ ڕەنگە کاڵەکانی ساچورەی تایواتە ڕەنگە گەش و کاڵەکان بۆ چونکە مناڵ هەتا تەمەنێک توانای ئەو ڕەنگە زەقانی نییە بۆیە هەر کاتێکین پێیت تۆتوانی لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی دەرووناسیەوە لە ڕووی فیزیکی و ئەمانە و لە ڕووی بابەتی تەندروستیەوە ئەوانە هەمووی بۆی ڕوونکەیتەوە بۆ کڵاینەکە بۆ کەسینەکە بڵێ بۆ دایک و باوکەکە بۆ دایک و باوکەکە کە تەندروستی مناڵەکەت پابندە بە ڕەنگەکانەوە چونکە ڕەنگەکان هەر هین نین هەر ڕەنگ نین کاریگەری دەورونی گەورەیان هەیە یەکێک لەو شتانی کە لای بیرارێک بینیم ئەوەیە کە باسیەوەکە بۆ نە کەسێک کە چێتە تاراوگە هەستی غەریبی بۆ دروستە بێ هەستی غەریبی بۆ دروستە بێ دڵی تونە بێ زەنی بە دووشت زۆر ئارامەگرێ من خۆمە ئەزمونەم کردووە یەک بە گوێگرتن لە گۆرانیە سونەتیە کوردیەکان بەهینی بە شتی ترادیشنڵ بە ئەو شتانی کە لەگەڵ کەلتوری تۆیە لەگەڵ زەمن و سیاقی تۆیە گەورە بووە دوو هین ئەو شوێنانی کە جلی مناڵی لێ خۆ من لەو کاتیان مناڵیشم نەبوو بەڵام کاتێککە چوومە شوێنێکەوە جلی مناڵێک بۆ چونکە ڕەنگەکان هەمووی ئارامن ڕەنگەکان هەمووی ئەگەر ئێمە تۆنی ڤالوەکەی دکتۆر ئەحمەد باسی کرد لە 0 تا 10 وەرگرین هەموو ئەو تۆنانن لە 5 بۆ خوارەوە تۆنە کاڵەکانن بۆیە ئەوە هەستێکی ئارامی هەستێکی سەیف هاوشێوەی ڕەنگەکان ڕێک هاوشێوەی باوەشی دایکن ڕێک ئەو ئارامیت پێدەن کە تۆ ڕەنگە تۆخەکانی شینی تۆ قاوەی تۆخ نازانم کۆمەڵێ ڕەنگی تۆخ و قورسدا بە مناڵەکە ڕەنگە ئیسیعابی نەکە بەڵام کاتێک ڕەنگە کاڵەکان دانە بۆ ئێستا بڕۆ چی دوکانی جلی مناڵە سیرەکەی کە هینە ئەم ڕەنگە کاڵانە یەکێک لە شتەکانی ترکە دیزاین ئەبێ وەکو چارەسەر بێ دیزاین بێت چارەسەری دەرونیمان کە بۆ چکا وتم هەر لە ئەوڵەوتم ئێمە پێویستی مادیمان نیە ئەم مێزە ئەم کورسێ منی ڕاگرتەوە ئەم فەکشنێکیە بەڵام بێ ئارامیش بێ من تووشی ئازار نەکە کەسی دیزاینەر ئەبێ ئەوەنە کۆنفیدنتم باتێ ئەوەنە ئارامیم باتێ ئەوەنە ژووری نووسنەکەم مرتاح بێ کە من هەست بە ئارەزن کاتێک کە قورسی ژیانی ڕۆژانم هەیە کە لە کار دەگەڕێمەوە کامەژیان پێدا من ئەو پەڕی ئیسراحەتکەم بۆیە ئەم ئارامیم بۆ دەستبێنێ لە شارستانیەتی ئیسلامی هەمیشە لینکیان کردەوە بە سروشتەوە هەوڵیان داوە
دیزاینەکانیان زۆر سروشتی بن ماتریالەکان زۆر سروشتی بن خامە باسی لە زیان بەخشی ماتریال کرد هەموو شتەکانیان لە هایدگەرەڵە هیچ بینایەک هەموو بینایە کە لە ژینگەکەی خۆیەوە سەرچاویگر بۆ 100 ساڵ هی ناکرێ بۆ 100 ساڵ بەرگاگرێ بەڵام کە کاشێکە لە ئیتالیاوە بۆێنە و شتێکە لە ئێرانەوە بۆێنە و نازام چی لە تورکیاوە بۆێنە ئەم ماتریاڵانە تەمەەن ئەوە گەر ئەو شتانی کە لە ڕووی ڕیسایکل بێن و ئەوانەوە حسابی ڕیسایکڵی نوشتیوانە لە مەعملە چیپەکانەوە هاتبێ بە دڵنیایەوە گرفتی تەندروستی بۆ دەکەن خێزانێکی ناتەندروست دروستەکە ئاخر پوینتم ئەوەیە ڕاستە دکتۆر ئەحمەدیش ئاماژەی پێدا ئێمە لە سەردەمێکین سەردەمی مۆدرنە سەردەمی مۆدرنیش تازای من ناتوانین بگەڕێنەوە ئێمە دیزاین تایبەت بیرکردنەوەی تایبەت بە خۆمان هەیە بۆیە ئەبێ دەست و پەنجە نەرمکەین لەگەڵ ئەوانەیە بەڵام لەگەڵ دەست و پەنجە نەرمکردنەکەیە شتێکمان هەیە پێڵەن وەرچەرخانی کەلتوری ئەمە بۆ دیزاین هەر زۆر گرنگە تۆ هەر نابێ ئەوەی کە ترند بوو لە ئەوروپاوە ئیسرادیکەی تۆ لێرەوە وەریگری تۆ مۆبایلەکەت لێرەوە لە ئەمریکاوە بۆ دەرەکە تۆ لێرە بەکارێنی بەکارهێنەرێکی زۆر سلبیشی تۆ نازانی ئەم ئیمەنجانە ئەم ئایفۆنی بەکارێنی چەند تەسیر و تەسوراتی گەورەی لەسەر سایکۆلۆژی لەسەر ڕۆحیەتی بنیادی تۆیە بۆ چکات لە دوو کەلتوری جیاوازاتۆ پێویستە حساب بۆ کەلتورە بکرێ بۆیە شتێکمان هەیە پێڵەن وەرچەرخانی کەلتوری پێویستە لە قوتابخانەکانە ئەمە بکرێ مرۆڤەکان لەسەر مرۆڤون پەروەردەیان کەن بۆی کە دەرئەنجامی دیزانەکەیان بۆ مرۆڤ بێ نەک بۆ هین بۆ کلاینتێک کە وەکو ژمارە سەیرەکە دەستخۆش بێ مامۆستا ئەحمەد دەگەربێنە لای تۆ وەڵامی و پرسیارانە بیتەوە من تێکید لەوە ئەەکەمەوە بێت دیزاین لەگەڵ زمینەی ئەو شوێنەی کە دیزاینی یەکەی بگونجێت واتە لەگەڵ کۆنتێکستە کۆنتێکستچۆڵ بێت دیزاین ئەمە لە هەموو قەرارێکە ئەبێ دەوری هەبێت لە مەسەلەی ڕەنگەکەیە ئێمە قسەمان سەر کۆمەڵگای کوردیە کە تۆزێک بە ترسەوە تەعامل لەگەڵ ڕەنگە ئاکەین زۆر کولتورەکەمان وایە زۆر جیاوازین لەگەڵ کۆمەڵگای هیندی لەگەڵ ئەفریقیەکانە ئەوان بەعکسەوە یعنی لەوانەیە ئەوان ترسیان هەبێت لەوەی ئەگەر جلەکانیان ڕەنگی تیان هەبێت یعنی ئەوان وا گەورە بوون ئەوان لەگەڵ سەوز و سوور و شین و زەرد و پرتەقاڵی و ئەم ڕەنگانەیە گەورە بوون ئێمە مادام لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە تەعاملەکەین لەگەڵ منداڵێک و خاتون باسی کرد دایکەکە دێت ئەڵێ مناڵەکەم حەزی لە ڕەنگی سوورە ئەم ڕەنگە تۆزە لەوانەیە نامۆ بێ بە کۆمەڵگای ئێمە ئێستا کە منداڵە و لە ترێندەکانەوە مەسبەرچاوی کەوتووە شوێنێک سوور ببێ حەزی لێ بێت ئەکرێ بۆ نمونە دەڵێت چۆن قەناعەتی پێ بکەم کە ئەم ڕەنگە سوورە باش نییە لەوانەیە ئێمە ئەم با بڵێن هەستەکان با بڵێن بابەتی ینی پەیوەندیان بە وجود بە ناوخی کەسەکانەوە هەیە لە ڕاستی ئەمە نازانین ئێمە ڕەنگێکی سوور لای من جوان نییە نازانم لای ئەو مناڵەت چه هەستێک دروستەکە ئەسڵ نازانم ئەو سوورەی کە من بە سووری ئەیبینم ئەو بەچی ئەیبینێ یعنی ئێستا بە دڵنیایە ئەو بابەتە ئەو بابەتێک ینی زانستیە ئەو ڕەنگە سوورە کە من بەو جۆرە ئەیبینم نازانم کە تۆش وا ئەیبینی کەسیش نازانێت کە کەسەکەی تر چۆن ئەیبینێت تەنها لە مەسەلەی ئەوانەی کە پێیان وتێ ڕەنگ کوێر لای ئەوان تۆ دەسەلمێنراوە لەوانە ڕەنگەکان جۆرێکە هەیە مەسەن ڕەنگ نابینێت ڕەنگەکان مەسەن چەند ڕەنگێکی دیاریکراوە بینێت بەڵام لای خۆشمان تەنها نازانین ئایا من لەگەڵ سوورە مرتاح نیم ئایا احتمالەکە ئەو مناڵش مرتاح نەبێت بەڵام ئەگە بەگشتی قسە بکەین لەوانەیە بڵێن ڕەنگی سوور باش نەبێت من لەوانە مەبەڕێی کە بێنمەوە بڵێن باش نە ئەوش ئەوەیە ئێستا منداڵە خۆ 2 ساڵیکە منداڵ نیە 2 ساڵیکە گەورەیە بێ ئەکرێت دوای 2 ساڵیکە دیسان دیزایانی خانە ژوورەکەی بۆ بگواری ئەمەیەکە لەو قسانە کە ئەکرێت بە مناڵەکەش و بەدایکی مناڵەکەش بڵێ ئێستا مەسەن منداڵێکی 10 ساڵە 2 ساڵیکە منداڵێکی 12 ساڵە و گەورە بێ و عەقڵی ئەکرێتەوە و لایەن شەرم بکات لەوەی کە ژوورەکەی بەو جۆرە بێت نابەس بە دیزاینێکی بۆ بکەین تقریبەن بتوانین بڵێن تایملێس بێت یعنی لەگەڵ کاتا بڕوات نەک تۆ پێویست بکات هەرناو بەناوی ژێوازەمەگە هەڵەنە 20 ئەکرێ بۆ ئەو گرفتە یعنی بۆ نمونە لە 120 داخوازەکەی ئەو جێبەجێ کرد لە 180کەی ئەوە بێ کە لە ڕووی زانستی و لە ڕووی ئەندازیارەکەەوە ئێوە لێ شارەزانوانە دوجار بێت تۆ بتوانین قەناعەت بۆ کەسە بکەیت بە تەواوی بە دڵنیاییەوە قەناعەت بکات بە قەراری کە تۆ ئەیدەیت دوجار تۆ ئیشە بۆ ئەو کەسە ئەەکەی لەوانێت تۆ ئاخر جار بڕۆی بیبینی و ڕسمێکی بگریت تەواو دوجار ئەو کەسە تیا ئەژی ئەبێ بە دڵی ئەو بێت ئەمە ساوترێت لە ڕەنگەکانە ئافرەت بەدیقەتر و ینی هەر سەوز یەک دنیا ڕەنگی سەوزە بۆ ژمێرە لە کاڵی بۆ تۆخی
بە سپیژ ئێستانی سپی سادە نەماوە ئەو بەڕاست لە دیزاینا ئێوەی ئەندازیارانی دیزین ئەو گرفتتان بۆ دروستەوێ یان ئەو خانمانی کە ئەندازیارن ئەندازیاری تەلارسازین ئەوان وردر و دقیقترن بەدڵنیایەوە ینی مەزان مناقەشەی ناوێت ینی ئافرەتان باوڵێن شەید و تۆنەکانی ڕەنگەکانیان زۆر بە ئاسانتر بۆ جیاکرێتەوە بە ناوەوە و ناوەکانیشیان ئەزان و ئەزان چی لەگەڵ کامیان ئاگونجێت لا ئێمە هەند چەند ڕەنگێکی بەسیتمانەیە سوورە و سۆز و شین و ئەوان هەر لە سۆزەکەەوە بگرڵێ نازانم پیرۆزەی و زەیتونی و تورکوازی و نازانم مەغاویری و کۆمەڵ من ئەبێ فێری بم ڕاستە ینی ئیشەکەی من واخوازی فێری بم بەڵام بەدڵنیایەوە لە عملی دیزایانیشە بەتەکیت تەسیری هەیە ینی ئەوەی کە ئەوان باشتر ئەیزان بەڵام دیزایانی ئەمڕۆ ئەمە حقیقەتە دیزایانی ئەمڕۆ بە کۆمپیوتەر ئەکرێت یانی بتەوێت دیزایانێکی دقیق بکەیت کە بتوانێت هەمووی کۆدە هەمووی کۆدە و بە کۆمپیوتەر ئەکرێت و بتوانێت پیشانی خاوەن ماڵی بدەیت و ئەو کەسی کە تەنفیزی ئەکا بۆ یەک خۆی دروستی بکات بە کۆمپیوتەر و بە بەرنامجە کۆمپیوتەرەکان ئەکرێت ئاتەن توانای ئافرەتان لەگەڵ پیاوان لە هەندێکیانە مەسەن ئافرەتان بەتواناترن لە هەندێک شتا کوڕانیا پیاوان بەتواناترن بۆ باڵانسێڵێ بەڵێ ئەوەندەی کە تێبینم کردووە کوڕەکان زیاتر تااقەت و حوسەڵەیان هەیە لەگەڵ ئەلوانە لە ناو بەرنامجە کۆمپیوتەریەکانە لەگەڵ فۆتۆشۆپ و لەگەڵ بەرنامجە سریدیەکانە ئەوان زۆ وردەبنەوە ئەوەندەی کە من تەجروبەم کردو تعاملم کردووە لەگەڵ هەم کوڕیشە هەم کچیشە لە پرۆسەی دیزاینە خەی ناگەڵم کچەکان ڕەنەکان زیاتر ئەناسن بە ناوەکانیان بەس کوڕەکان دانێت بە کۆدەکانیان زیاتر بیناسن ئەڵێ بۆ منە کۆدی ئەوەندە فڵان ڕەنگە ئەو چاکتر ئەزلانێ بزانێ یعنی لەوانەیە ئەوش بوو بێتە هۆی ئەوەی کە باڵانسێک دروست بوو بێ ئێستا بتوانم بڵێم هەردووکیان تقریبەن وەکو یەکبان مامۆساکرێ بڵین ڕەنگەکان لە بچووکردنەوە و گەورەکردنی ئەم مەساحەی ستودیۆی ئێمە بوون یا ژووری مناڵ یا هۆڵێکمانەیە لاکێشەیە بمانوێت لەبەر چاوی ئەو میوانی کێتە ئەوێ ئەو کەسی دانیشێ چوار گۆشە بشانی بە ئەو لایانی کە بمانێ کورتیکەینەوە بە ڕەنگە تۆخەکان بێ ئەو لایانی کە بمانێت بە گەورە پیشانی بین فراوان بێ بە ڕەنگە سارد و کاڵەکان بێ ئەمە قسێکی زانستیە بەدڵنیایەوە ڕەنگەکان تەسیریان هەیە لەسەر هەڵخەڵەتاندنی چاو لە دیاریکردنی حەجمی ژوورەکانە لە مەسەلەی ئەوەی تا چەنە دیزایانی مۆدرن گونجاوە بۆ ئەمڕۆ من دیسان تاکید لەوە ئەەکەمەوە تۆ هەر ستایلێک بەکارێنی هەر تەکنیکە و ئەپرۆچێک بەکارێنی ئەبێ ڕنگدانەوەی ئەو کۆنتێکست و زمینەیە بێ کە ئیشی تیاکەیت ئیش بۆ ئەم ئایلەیەکەیت ئەبێ بتوانانی ئەو کەش و ژینگەیە فراهەم بکەیت کە ئەو خێزانە لەو ژوورە بۆ ئەو مەبەستە پێویستیانە بەنسبەت هۆشیارکردنەوەی کۆمەلگا بەداخەوە بە حکمی و بارودۆخە سیاسی و ئابووری و نازانم کۆمەڵایەتی کە لە کۆمەلگای لە وڵاتی ئێمەیە هەبووە گەشەی کۆمەلگای ئێمە هاوتەریب نەبووە لەگەڵ گەشەی کولتوری کۆمەلگاکانی دەرەوە ئەم گەشەیە زۆر بە خێرایی کەی دەسی پێکردوکو بۆمبێک تەقیەوە بەبێەوەی بە قۆناغەکانی خۆیان تێپەڕێت یەکسەر بازماندا چوینە ئاستی تا ڕادەیەک ناڵم لە هەمڕوویەکەوە ئاستی وڵاتانی تر لە دوای ئازادی عێراقەوە یعنی بە قۆناغەکانی خۆیان تێ نەپەڕین ئەوان بە قۆناغەکانی خۆیان هاتوون گەیشتونەتە مەرحەلەیەک ئێمە بە تەنها لە ڕێگەی سۆشیال میدیاوە و لە ڕێگای ترێندەکانەوە بە بینینە یەک دوو شوێن یەکسەر تەقلیدی ئەوان ئەەکەین ئەمە ئەو کێشەیە کە یعنی قورسە بەڕاستی خەڵک تێبگەیەنی کە ئێمە بۆچی ئێستا زەڕورە بۆ نمونە دیزاین ناوماڵەکانمان سادە بێ قورسە چکە بۆ مەراحلانە ناتوە کە ئەوان تەجروبەیان کردوەکو نمونونەکەی کە باسم کرد لە مەسلەی نەهێشتنی مبارڕێدە و دانانی سپلیت و دوای سبلابردنی سپلیت و ێنان یعنی بۆ مەراحلە تەندروستیان نەهاتووە کەرەستە زۆر هەیە سە بۆ منە هەندێک لەو فومانەی کە لە دەکتی مبارڕێدەیە بەکارێت هەندێکی بە جۆرێکە کە وردەی لێ ئەبێتەوە ئەگەر ڕووکەشەکەی بریندار بێت لە کاتی ئیشپێکردنی بەڕێدەکەی ئەو وردێت تێکەڵی هەوا ئەبێت و دێتە ناو ژینگە و کەسەکە هەڵی ئەمژێت ئەوەندەی کە معلوماتم هەیە بۆ ناتەحەتی بۆ تەندروستی ئینسان زۆر خراپە ئەمە بگرە بۆ نمونونەکانی تر کە خاتون باسی کرد یا تەنانەت لەوانێت کەرەستەکە کێشەی نەبێت بەس بەکارهێنانەکەی کێشەیە بۆ نمونە لە ژوورێکە موادی وەکو ئاماژەیان پێکرد موادی گڵ یا گەچ کە هەردووکیان نزیکن لە یەکەوە لە ناو ماڵا بەکاری بێنیت باڵانسێکرد بۆ دروستەکە
لە مەسلەی شێە لە ناو ماڵە بە تایبەت زستانان باڵانسێکت بۆ شێ هەبێ هەڵیە بژێت نەبێت ئەیداتەوە بەڵام ئەمە لە کاشی و لە پلاستیک و لە MDF و ئەم شتانە نییە پێیەتە خوارەوە بەڵێ با ئەو باڵانسە لێ تێکەدات ینی ژینگەی ناو ماڵەکەش لێ تێکەدات ناوێ بڕۆمە بردەکاری ئەو بابەتەوە لەبەرەوە تێبینی خاتونەکان زۆر زۆر لە جێ خۆی بوو لەسەر ئینارە و گڵۆب هەر بەڕاست من کێسە لەم ستودیۆی پەیام و هەیوانە دانیشتوم ئەکرێ لە ماڵەکەی خۆشمە ئەم ئینارانەی کە هەن لێرە دای بنێم ئایا ئەمە ئەگونجێ گونجاوە یان ئینارەی دوکانێک کە ئێوێ ئەم چاکەتە دەربخە کراسێکی ئافرەتان دەربخە ئەدەبن لە ڕووی جەنابتان پێڵاوێک یان جانتایەکی ئافرەتان دەربخە ئەکرێت تۆ بینی ئەو ئیناری لە ماڵەوە بەکاربێنی ئەمە ڕاستە یا لە ژووری نووسن ئیناری زۆر زەقمانە بێمان ناکرێ بەشێک لەوانە بەڕاستی پێتەڵێم ڕنگدانەوەی ئەو عقدە نەفسیە کە لە ناخمانە دروست بووە لە ساڵانێک کە وەزعی ئابووری و تەلارسازی وڵاتی ئەمە باش نەبوو ساڵانێکی زۆر لە زۆربەی ماڵەکانە کە ئەمان بینی لە ژوورێکە تەنها یەک گڵۆب هەبوو گڵۆپێکی بێڤۆڵت کەم ڤۆڵتیە بە کارەبایەکی خراپ لەوانەیە زۆربەی کات کارەبا نەبوو بێ بۆیە ناوماڵەکانمان زۆربەی کات تاریک بووە بە تاریکی سعیمان کردووە وەکو بڵێ ئەگرەیەکی دەرونیمان لا دروست بووە ئێستا تۆڵێ ئەەکەینەوە ینی چاڵنجەکەمان ئەوەیە بتوانین لەو سەقفا زۆرترین ڕووناکی دابنێ زۆرترین گڵۆب بە ئەلوانی جیاوازەوە دابنێن بەڕاستی ئەمە ڕەتفیعلێکە بۆ گرێ دەرونیە ینی بە سەراحەت ئەم بابەتە ئەڵێم یعنی ئێمە وەکو ئاخێزانێک کە شەوانە ئەمانوێت لە ماڵەتەن هەر کاتێک بە ڕۆژیش ئەمانێت لە ماڵەوە بین پێویستمان بەو هەموو ڕووناکی زۆرە نییە لە هەموو ڕوەکانەوە لە هەموو ڕوەکانەوە بە ڕۆژات تۆ پەنجەرت هەیە لای ئەدێت و ڕووناکێکی ینی تەبیعیەتە ناوە و بە شەویشا ڕوونم کردەوە لە ڕووی تەندروستیشەوە بیگریت زیانی هەیە لە ڕووی ئاسوودەیی خۆشتەوە باش نییە زۆر باشە بینە سەر دەرگا و پەنجەرە چ جۆرە بەکاربێنین زۆرمان هەیە تەختەیە و MDF و ئەلمنیۆم و PVC و چی ئەوانە ئایا پەنجەرەکانمان خاتونێکیان شتێکی زۆر جوانی وت لەم وڵاتی ئێمەیە کە بڵین زۆر سەرمایە و زۆر گەرمایە پەنجەرەکانمان گەورە بن یان بچووک بن و چ جۆرێکی شوشە بەکاربێنین لە پەنجەرەوە دەست پێ بکەین ئێسش دیسان ئەوش گرەیەکی دەرونی ترە ئێمە لە ڕەتفیعلی ئەوەیە هەوڵەدەین پەنجەرەکانمان گەورە بکەین هەر عینیشت ئەڵێم ئەو لە ڕابردووە ئێمە بە حکمەوەی کە پەنجەرە باڵێن زۆرتری تێچ و زۆربەی ماڵەکان پەنجەرەکانیان بچوو بوو وا بوو لە خوارەوە چەند چینێک بلۆکدا ئەراو لەسەرەوە جسرێکی قوڵ هەبوو پەنجەرەکان زۆر خۆپ بوون بەعام ئەمەش گرەیەکی دەرونی لە لامان دروست کرده بوو کە پەنجەرەکان گەورەتر بن ئێستا کە کەسەکە دێت خانوو ئەکات هەوڵەدا حتا ئەتوانێت پەنجەرەکان گەورەتر کات اینجا بزانین ئەم گەورەکردنی پەنجەرەیە ئایا لەو شوێنەیە باشە یا خراپە ئایا ئەو خانووی کە تۆ ئەیکەیت لە ناو باخایە لەسەر بەحرە چ دیمەنێک لێوە دیارە یا لە ناو کۆڵانێکی قەرەباڵخایە کە هەر لە خەو هەڵ نەساوی عەرەبانە ئەگەڕێت و سیارە ئەگەڕێت و هات و هاوارە کات و مناڵ یاریە کات و سیارەیەت و ئەڕوات و دەنگە دەنگێکی زۆر کە کۆنتترۆلی ئەم دەنگە دەنگە لەوانەیە لە پەنجەرەوە زەحمەت بێت یا پەنجەرەی نووسنەکەی تۆ ڕووی لە نەکنووسنە پەنجەرەکانی تۆ ڕوویان لە ئاراستەیەکە کە لەوانەیە خۆر بێزارت بکات نتوانی بەو حجمە زۆرە کۆنتترۆلی ئەو وزە زۆر و ڕووناکە زۆرە بکەکەیەتە ناو ماڵەکەتەوە لە فەسڵی گەرمایە لە وەرزێکی گەرمایە لەبەرەوە دیسان ئەیڵێمەوە تکایە بە گرێ دەرونیەکانمان نەکەینە پێوەەر بۆ قەراردان لەسەر حەجم و شوێن و شکڵ و شێوازی ئەو ڕەگەزانێکە لە ناو بینایە هەیە با بە واقعی بیری لێ بکەینەوە تا چەنێت تۆ ئەو پەنجەرەیە گەورە بێ ئیشت پێێتی بەداخەوە زۆربەی کات یانی کە ئەشی بینی پەنجەرەیەکی گەورە هەیە لە ژووری میوانە بەڵام دوسێ قات دوسێ چین پەردەیان لێداوە هەر دەرناکرێت پیا ناوێرە دەستکاری پەردەکان هەر بکە لەوانەیە بپرسی بۆچی تا ئەم پەنجەرە گەورە بڵێ لە دەرەوە جوانە ئەی لە ناوە نامانێ ینی بەڕاستی ئەمە گرێکانە کە ئەرزی جەنابەتیەکە سەبارەت بە دەرگاکان لە ڕاستی ئەوەی کە باوە ئەوەی کە گونجاوە بە زۆری دەرگای ناوەوە دەرگای تەختەیە چونکە وەزنەکەی و دەنگەکەی و تەعاملکردن لەگەڵیا زۆر ئاسوودەترە بەراورد بە ماوەدەکانی تر ئێستا ئەنواع جۆری دەرگای تەختەژەیە بە ڕووکەشی MDF و بە ڕووکەشی پلاستیکی و بە ڕووکەشی مەسەوەی PVC و نەک MDF هیچ ئشکالێک دروست ناکات
بەڵام دیسان سەیەکی زۆر جار لە بەرزی دەرگاکانیشان دیسان ئەو گرێ دەرونیەمان هەیە کاتی خۆی بە دەرگاکان بچووک بوون ئێستا هەوڵەدەن هەتا ئەتوان بەرزیەکەن تەنان لە سەقفیشە ئەو کێشەیەمان هەیە یعنی تۆ لە ژوورێکی بچووکیت زۆربەی کات ئەو ئیسراری لەسەر ئەوەیە کە تا ئەتوانی سەقفەکەی بۆ بەرزکەیتەوە بۆچی تۆ پێویستەکە لەو شوێنە کە دانیشتویت هەست بە سەقفەکە بکەیت سەقفەکە لێوە دیار بێت وا زەڕورە نەفسێن وا خۆشە غێری ئەوە بێت و هەستەکەی لەناو بیرێکیت دەست خۆش مامۆستا چەند پرسیارێکم زۆر بەسەری ئەمانم جواب بەرەوە بروسکە وەڵام بێ چکە دوسێشمان وا بە لەگەڵ مامۆساش و تۆشە قسەی لەسەر بکەینەوە بلۆک یان خشت بۆ دروستکردنی خانۆکانمان بلۆک کەرەستەیەکی ئینشائیە بۆ گواستنەوەی هێزی ئەو بینایە ڕاگررتنی بیناکە پەیوەندی بە گواستنەوەی سەرما و گەرماوە نییە تا قەرار بدەین کە کامیان باشترە لە ڕووی سەرما و گەرماوە بۆی بمانوێت کۆنتترۆلی سەرما و گەرما بکەین ئەبێ موادی تایبەت بە عەزلی گەرما بەکاربێنین وەکو جۆرەکانی تەپەدۆر و ڕۆکۆڵ و ئەم شتان ینی بلۆک و خشت یەک جۆر گەیاندنیان هەیە لە سەرما و گەرما یەک جۆر گەیاندنیان نییە بەڵام وەکو ئەرزمکردن بلۆکی کۆنکرێتی کەرەستەیەکی تۆکمەیە زۆر ئاساییە بەکاری بێنی بەڵام بە مەرجێک کەرەستەی مەوادی عەزل دابنێ لە ناوە بێ یا لە دەرەوەی بۆ ڕێگریکردن لە باشوچۆی ئەمە هیچ کێشەیەک دروست ناکە ئەشتوانی خشت یا بلۆکی گڵین بەکاربێنی تۆزێک نەگەیەنەرترە لە بلۆکە کۆنکرێتیەکە بەڵام ئەویش هەر ئەبێ موادی نەگەێنەی لەگەڵا بکەن باشە ناو ماڵەکە سەقف و دیوار و ئەرزەکەمان بەچی داپۆشین بە کاشی ئەرزەکەمان بە تەختە بێ بە دیوارەکانمان بە لەزگە بێ بەچی ئەمانەت بکەین تا دوورکەوینەوە لەو کەرستانەی کە شێ هەڵنامژن باشترە زۆربەی جۆری لەزگەکان توانای هەڵمژینی شیان نیە چکە موادی پلاستیکیان تایە بۆ یاخەکانە بێ لە جۆری هەمەڵشن بن کە بتوانێت شێ هەڵمژێت ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە ڕاستە بەنسبەت ئەرزەوە ئەوەی کە باوە دوو جۆر کەرەستەیە یا تەختی لامینیتە یا کاشیە جۆرەکانی ئەنواع جۆرەکانی کاشی هیچ کێشەیەک نییە لە ڕووی با بڵێن تەلارسازیەوە کەوێتە سەر خواست و زۆقی ئەو خێزانە کە پەسەندیەکەن باش یەک شت ئەمێ لە تۆ پرسم کۆمپانیا گەورە و عیملاقەکانی بزنس کە لەم بوارەیە ئیشەکەن ینی لە ڕێگەی سایت و پیج و سۆشیال میدیاوە گرنگی زۆر ئەدەن بە بابەتێک کە لەوانەیە زۆر زەڕور نەبێ ئەو بۆ ڕێحی خۆیەتی بۆ قازانجی خۆیەتی هەر بەڕاست مامۆسا تا چەند ئێمە ئەو کۆمپانیا و ئەو لایەنانەی کە ڕێکلام بۆ ئەم بابەتانەکەن ئێمە دوایان کەوین یان بابەتەکە لە چیایە بەڕاستی ئێمەسەر ناتوانین بە قسەیەک بڵێن یەڵا بەکاری ناهێنین یا باش نییە بۆچی چونکە ئەو ئیشی خۆی کردووە لە ڕێگای ناوەندەکانی میدیاوە بۆ گەیاندنی پەیامەکەی خۆی ینی کۆمەڵگاکەی ئامادە کردووە لەوەی کە ئەم کەرەستەیە ئەو باشە بۆ بەکارهێنان جوانە شارستانیەتە سەقافەتە بەکاری بێنە مەسەن ڕاقێتیە ترەندە لە کۆمەڵێشت قەناعەتی بە کۆمەلگاکە کردووە ئێستا من هەرچەنێکی هاواریش بکەم لەوانێت سوودێکی ئەوتوی نەبێت بەڵام حقیقەتەن ئێمە وەکو ئەرزم کە لە دنیایەکی مۆدێر ناژین ئەتوانین ئیسفادە لە تەکنۆلۆژیای مۆدێرن بکەین بەڵام بە ڕەنگدانەوەی ئەو زەمینەی کە هەمانە ئەو کۆنتێکستێک مامۆستا کارزان زۆر باسی معنەوێمان کرد ئێمە لە دەرەوە ڕاقی دەرکەوین خانوو هەندێک خانووە بینی هەل ئاوە لە دوورە و لە دەرەوە ئەزانی ئەم خانووە ڕاقیە ئێمە ئاوا بژین یان وەکو نزیکترین وڵاتێمانەوە کە ئێرانە ئەسڵەن پارە لە دیکۆری دەرەوە سەرف ناکە ناو ماڵەکەی بە شێوازەکە ڕازێتەوە قسەکەن لەوەیە ئێمە لە دیوی دەرەوە ڕاقی دەرکەوین یان لە ناوە شارێکی وەکو لەردەن ڕێگە نادا شارەوانی هیچ دیکۆری دەرەوەی خانوویەکی هیچ شوێنێک بگۆڕێ لە ناوە چی لێکی لێ بکە بەس لە دەرەوە نابێشە سیمای شاری لەندەن کە بەو جوانی هەیەی تێکی بدەیت مامۆسا هەیە بۆی کە خۆی ڕاقی دەرخا مامۆسا وانە یەت بەردی حەلانەیان ئەو بابەتانی کە لەم بوارەیە بەکاری ئەگەر بە قەرز و بە قیستیش بێ ئەیکا بەس بۆی بڵن فڵانە کەس ڕاقیە بەس لەوانەیە ناوماڵەکەی وێران بێ مە بەستەکەیم لەو ئەمە ئیحتیمان بین بە دەرەوە یا بەناوە بەڵێ طبعاً من لەگەڵ ناوە مرۆڤی معنوێت گەرە هەمیشە خاکیە هەمیشە ئەنتۆ فقەڕاو لێڵە
ینی تۆ لە بەرامبەر پەروەردگارە تۆ هیچ فەقیری ڕاستە ئێمە لەبەر کۆمەڵەشتی چاولێکەری ئەوەندەی گرنگی بە ڕووکاری دەرەوەمانێ ئەوەندەی بە گۆڕینی سارەکان و بە دیکۆری ماڵەکانمان گرنگی بە ناخی خۆمان و بە ناوی ماڵەکانە باڵێکی ئارام ئەوەی کەوتم ئەوەی کە باوەشێکی دایک فەرەهەمێنێ هێنا ئەوە گرنگترە بەلای منەوە بڕای من نەک ئەوەی کە تۆ لە دەرەوە خۆت بنوێنی لە کاتێکە ڕەنگە بەردێکی حەلان هیچ کە بە دیوارەکەتەوە بێ ڕەنگە هینە هیچ فانکشنێکی معماری وینژە تەنها قورسە بۆ بیناکە و ڕەنگە تووشی درز و کۆمەڵێک بابەتیکە بەرنامەکە کۆبکەینەوە لە یەک دێڕا لە دوو دێڕا جەنابەت چیمان پێڵێ بەڵێ هەرچی گرنگیدان بە مرۆڤسازی بە ڕۆحسازی ئەو کاتە دەرەوەش خۆی گۆڕێ کاتێ ناوە گۆڕا کە چون دەرجان ڕافجان دیگەر شەبەت چون دام دیگەر شەبەت جەهان دیگەر شەبەت ئیقباڵی لاهوریە فەرمێ هەر کاتێ ناوە گۆڕا هاتە ناوە گۆڕێ کە ناوەشی گۆڕی بە دڵنیاوە دەرەوە گۆڕێ بۆ ئێمە گرنگی بە ناو بدەین بە دڵنیایەوە کارکتەری تەندروست و کارکتەری بەسوودمانە بێ بۆ کۆمەڵگا و کاتە دیزاینمان جوانە بێ کەلتورمان جوانە بێ هونەرمان جوانە بێ معماریمان جوانە بێ زۆر باش دەستخۆش بێ مامۆستا جەنابیشت ئەگەر بەرنامەکە کۆبکەیتەوە کوی ئەو قسانەی کردومانە لە یەک دوو دێڕاچی مان پێڵێ من ڕواکەمە ئەو کەسانی کە بە تەمان خانوو بکەن و دیزاین ناوی خانوەکەیان کەسێک بۆیان بکات پێیان ئەڵێم واز لە ئینتەرنێت بێنن واز لە ماڵی خزم و کەسوکار و دراوسێ بێنن سیرێکی ناخی خۆیان بکەن بزان خۆیان چیان پێویستە بەچی ئاسوودەن داوای ئەو شتە بکەن لە کەسی دیزاینەر هەموو ئەو ئۆپشنانەی کە پێویستەکە ئەزانەی گونجاوە بۆ ئەم خواستی ئەمان ئەتوانێت بۆیان بگونجێنێت لە چوارچێوی ئەو دیزاینی کە ئەمان پێویستیان پێێتی زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد بەڵخەیی ئەندازیاری تەلارسازی و مامۆستای زانکۆ سپاس بووی کە لەم ئەڵقەی هەیوان لەگەڵمان بوویت بەڕێز مامۆستا کارزان ئەحمەد مامۆستای کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی سپاس بۆ جەنابیشت کە لەگەڵمان ماندوومان کردیت هەروەها سپاس بۆ ئێوەش کە هاتن و بە پرسیارەکانتان و قسەکانتان بەرنامەکەتان جوانتر کرد و ڕازاوەتر کرد دەستان خۆش بۆ سەرکەوتوو بن خۆشەویستان بەو هیوایی کە لە ڕووی دیزایانی ناوەی ماڵەکان توانی بێتمان بەردێک بخینە سەر بەردێک و توانی بێتمان زانیاریێکی زیاتر بدەین بە ئێوەی ئازیز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی هەیوان و بابەتێکی دیکە کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پەیوەندی بە خێزانەوە هەیە هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ